ئازانمان لا هەرجەیەکم سڵایمەتان لەبێت بەیانیتان باش بێ بۆ هیواین دەستپێکی ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامێرانی بێ بۆ هەریەک لە ئێوە. ئازانم ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لەسەر تەوری سەرەکی پێک دێت. لا تەوری یەکەم و سەرتاماندا باس لە کێشەکانی قسەکردن ئەکەین لە منداڵاندا. وەگەزانین کە منداڵان سەرتای قسەکردنیان زۆر وشە هەیە کە ناتوانن بە زووی فێری ببن یاخود کێشیان هەیە لە دەربڕینیدا. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە چی بکرێت، ئایا هۆکارەکانی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە، نیشانەکانی چۆنە، دایکان و باوکان چۆن هەست بکەن کە ئەم کێشانە ئاسایینین بۆ ئەوەی کە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕ بکرێت و چارەسەرەکانیش چیە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە پاکردنەوەی پێست ئەەکەین. بزانین کە پێست تا چەند پێویستی بە پاکردنەوەی یاخود ئەم پێستە کە پاکەکرێتەوە زۆربەی کات زۆری پاکردنەوەی کاریگەری لەسەر پێستەکە ئەبێ زیانی لێ ئەات. دواتریش باس لەوە دەکەین کە ئەو ماسکانەی لە ماڵەوە خانمان بەکاری دەهێنن پێویستە چی بێت لە وەرزانە کە بۆ ئەوی لەگەڵ وەرزدا ئەم ماسکانە بگونجێ و خانمانیش وەگەزانین گرنگیەکی زۆر بە پێستیان لەدەن پێویستە چۆن پاکی بکەنەوە لە ماڵەوانێ و چۆن ئاگیان لە تەندروستی پێستیان بێ. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باز لە زۆربوونی توشبوون بە کۆرۆنا ئەکەین. وەگەزانین لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان باز لەوە دەکرێت کە لە ئێستادا نەخۆشخانەکانی کۆرۆنا پڕ بوون. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە و تا چەند بەپێی شەپۆل ئەم نەخۆشیە زیاد ئەکا و بەپێی وەرز تا چەند ئەم نەخۆشیە ڕوو لە زیادبوونەکان نیشانەکانی تا چەند ئەگۆڕێ و خۆراک و ئاو خواردنەوە و حەوانەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیە و ئەو چارەسەرانەش چیە لە ئێستادا بۆ ئەم نەخۆشیە بەکارهێنێ. وەڵا زانەوە مەساوای وەرگە بابەتەکانی ئەوڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە کێشەکانی قسەکردن ئەەکەین لە منداڵانە بزانین کە چۆنە و سەرتا چۆن دەست پێ ئەکا و دایکان و باوکان تا چەند گرنگە کە یارمەتی دەری منداڵەکانیان بن بۆ ئەوەی کە ئەم کێشانەیان چارەسەر بکەن و لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەم کێشانە چۆن چارەسەرەکرێت. هەر بۆ مەستەش دکتۆر فەرهاد محەممەد شارەزا لە چارەسەری گرفتەکانی قسەکردن باشەیەکی ڕاستەخۆ لەلامانە. دکتۆرگیان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سڵاو لە ئێوە بینەرات. سپاس دەکەم بەخێراتیت. دکتۆر با سەرتا باسێک لە زمانگرتن بکەین. بزانین پێناستا چییە بۆ زمانگرتن؟ وای بەگشتی کێشەکانی قسەکردن زۆرن و زۆری جۆراجۆرن. یەکێک لە کێشەکانی قسەکردن زمانگردنە کەواتە پێڵێن ئستاترینگ. ئستاترینگ یان زمانگردن کێشەیەکە کە هەر شتێک کە بێ بەهۆی ئەوەی کە ئێمە لە قسەکردنی مانە گرفتێک دروست پێ پێڵێن ئستاترینگ یا هەمان زمانگردن کە بە چەند جۆر دەرەکەوێ. یەک لەو جۆرانە ئەوەیە کە بۆ نمونە ئەو منداڵە کە زمانیەگیری ئەو پیتە دووبارە و سێبارە ئاکاتەوە. بۆ نمونە منداڵەکە ئەوێ بڵێ باوکەڵێ با یا باوکە باوکە باوکە. ئەمە دووبار و چەند بارکردنەوەیە. جۆرێکی تری ئەوەیە کە ئەم لەسەر پیتیان لەسەر دەنگێک ئەوەستێ. بۆ نمونە هەر ئەوێ بڵێ باوکەڵێ باوکە یا کاتەوەستانی هەیە هەیە. بۆ جۆرێک تریش هەیە ئەی کێشێ. بۆ نمونە ئەوێ بڵێ ئاو ئەڵێ ئاو. ئەمە کێشکردنەوەی. ئەمە جۆرەکانیەتی کە بەگشتی بەم چەند جۆرن کە پیاڵین زمانگرن یا خودت ئستاترینگ. بەڵێ دکتۆر هۆکارەکەی چییە؟ ئایا خەلەلێکە بوونی خەڵەلێک یا کێشەیەکە لە ناو بڵین زمانی ئەو کەسەیە یا خۆت کێشەی ترات کە بۆتە هۆکاری ئەوەی کە زمانی ئەیگرێت؟ نە کێشەکە لە وەکو زمان و قورگ و ئەمانە هیچ کێشێک نییە. واتە زمان و قورگ و دەم ئەو شتانەیە کە کەسێکە گیرەکە هەر وەکو کەسی ئاسایی هیچ جیاوازیەکی نییە. بەڵام لە ڕاستی چە بەگشتی و بەڕوونی هێشتا دەرنەکەوتێت کە هۆکارەکەی بزەبێت چییە لە هیچ شوێنەکە کە ئەم هۆکارە هیچ چیە زمانگردن. بەڵام ئەوەی کە لە زانستە هەیە ئەوەی کە زمانگردن هۆکارەکەی ئەبێتە هەنێک هاو ئاهەنگی نەبوون یان ناهەماهەنگی لە نێو بەشە جیاوازەکانی مێشتا. وەکو سیستەمە جیاوازەکانی مێشک هەنێک ناهاوەهەنگیان هەیە کە بێتە هۆی ئستاترینگ و هۆکارەکەیی یەک بەش نییە بڵێن بەس یەک شتە. چەند هۆکاری هەیە و ئەم چەند هۆکارە لە شوێنە جۆراجۆرەکانی مێشتا ئەکەوێ ئەبێتەوەی ئستاترینگ. زۆر باشە. دکتۆر بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم کێشانە؟ وڵات کاریگەری ئەویش هەر لەو شتانەیە کە زۆر ڕوون نەبووەتەوە بزەبێت بڵێن چۆنە. بەڵام کاریگەری هەیە. بۆ نمونە زۆر جارەمە لە بنەماڵەکان ئابینین کە کەسێکیان هەیەی
برای هەیەی ڕاستە. پووری هەیەی وەک کەسانی تر زۆر هەیەە لە نێو بنەماڵێکە ئەمە کاریگەری و تەسیری زۆر زۆر باشە. دکتۆر با باسێک لەوە بکەین نیشانەکانی چۆن لە کەسەکان دەرئەکەوێت سەرتا نیشانەکانی چۆن و دواتریش نیشانەکانی زیە ئاکات؟ وایە نیشانەکانی زۆر جار ئەمە بنەماڵەکان بەمە ئەڵێن منداڵەکمان زۆر باش بوو زۆر باش قسەیەک هیچ کێشە و گرفتێکی نەبوو بۆ نمونە ئەڵێن تا 3 ساڵی کە تەمەنی 3 ساڵ بوو هیچ کێشێکی نەبوو بەڵام لە پڕە لە 3 ساڵەیە تووشی ئەوە بوو و لە ڕاستیچە هەر وایە دەرکەوتنی ئەم نەخۆشی و کێشەی وایە چونکە ئەمە هیچ پەیوەندێکی نە بە زیرەکی منداڵە هەیە نە بە کێشەکانی ترەوە هەیە بەس ئەم کێشە لە تەمەنی 1.5 2 هەتا 6 ساڵە دەرەکەوێت دەرکەوتنەکەیکی ناکاوە یعنی ئەو منداڵە زۆر باش قساکە هیچ کێشێکی نییە زیرەکە هیچ کێشەیەک وای نییە لە پڕە لە 2 ساڵە 3 ساڵە تووشێ بێ و زۆر جاریش بنەماڵەکان چونکە دەرکەوتنەکەی وایە هەستەکەن ئەڵێن پرسیاری زۆر لە بنەماڵەکان ئەمەیە ئەتوانێت هۆکارەکەی ترس بێ یان لە شتێک ترسا بێ نە هۆکاری ترس نییە بەڵام ترس وەکو یەکدانە عامل ئەمە دەرەخە یعنی ئەو منداڵە و کێشەی هەبوو ترسەکە دەریەخا و سەرەتای دەرکەوتنەکەیی بە دووبار و سێبارەکردنەوە منداڵەکە هەروواکە وتم ئەو وشانە یان ئەو پیتانە دووبارەکاتەوە سێبارەکاتەوە و تۆزێک کاڕواتە پێشەوە ئەم منداڵە گیرەکە وەکووتم یان ئەی کێشێ ئەمانە وردە دەرەکەون اینجا ئەگەرم منەداڵە چارەسەر نەکرێ و درێژەی هەبێ شتی تری بۆ ئزافەوێ وەکو ئەوەی کە ئەم منداڵە زۆر جار خۆی ئاگا بێتە و کە ئەم کێشەیە هەیە و چۆن پێ ناخۆشە هەوڵەیە کە ئەوەی نەبێ ئەم هەوڵیانە ئەبێ بەهۆی کە زۆر جار سەری تەکان بە سەر تەکان بە یان چاوی زۆر لەسەر یەکدان کاتە ئەم هۆکارانە کۆمەڵێک هۆکار باسمان کردەوەی کە ئەو کەسە لە خودی خۆیەوە وایە ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند زەبربەرکەوتن یاخۆت شۆک بوون هۆکارن بۆ ئەوەی کە زمان بیگرێت هەروە کە باسم کرد هۆکار نییە ناتوانین بڵین ئەمە هۆکارێتی بەس ئەمە دەریەخە وەکو ئەوەیە بڵێن ئەم منداڵە دوو منداڵ لە بەرچاو بگرن هەردووکیان هەموو شتێکیان وەکو یەکە لە دایکە بن منداڵێکیان ئەمەی لەگەڵ خۆیان هەیە منداڵێکیانەتی ئەگەر هەردوو ئەم منداڵە بەری زەبر بکەون و ترس و هەر شتێک بێ ئەوەی کە لەگەڵ خۆی ئەو زمان گرتنی هەیە دەریەخە بەڵام ئەمە دەری ناخە چون ئەگەر هەر ترس بێ ئێمە زۆر منداڵمان هەبووە زۆر هەمومان ئەو شتمانە بۆ ڕوودا بەڵام هەمومان تووشی زمانگرتن نەبووین بەس ئەو منداڵانە ئەو کەسانە تووشی زمانگرتن نەبن کە پێیان بووە وەکو بیسەکەیان بووە لە نێو خۆیانە اینجا ئەو زەبر و ئەو نیشانە ئەمەی دەرخستووە ڕاستە دکتۆر باباسێک لە تەمەن بکەین تەمەن تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر منداڵێک لە سەرتاکانی تەمەنی دابێت تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەگەر تەمەنی بەرەو پێشەوە بڕوات ئەم هۆکارانە نەمێنێت یاخود ئەم حاڵەتەی نەمێنێت ئەمەوێ ئاوە باسی لەمە بکەین کە وەکو چۆن ئێمە لە ڕێکردنا کاتە ئەڕۆین بە ڕێگا ئەو منداڵە فێری ڕێکردن ئەبێ سەرەتا کە هەڵ لەسێ سەبات داکەوێت لەسەر ئەرز وردە فێرە بێ لە قسەکردنیشە بە هەمان شتێکمان هەیە بۆ فێربوونی قسە چونکە هەر لەو تەمەناکە کوتم 1.5 2 تا 6 ساڵەی کە گرنگە لەو تەمەنا منداڵ فێری قسەکردنە بۆ قسەکردنی تەواو بێ لە 1.5 2 دەست پێەکە هەتا ئەگەیتە 6 ساڵەی کە تەواو بێ لەم ماوەیەدا زەخت و فشارێکی زۆر لەسەر منداڵەکەی چون وردە مێشکی خەریکە ئەو شتانە دائەخا بۆ ئەوەی کە منداڵەکە فێری قسەکردن بێ بۆیە لەو کاتا زۆر تووشیە بن و دەرکەوتنەکەی هەر کەواوتم لەو کاتایانێ لە 2 تا 6 بۆیە زۆر جار هەیە کە ئەم بە پێتەمەن خراپترە بێ و زۆریش جار هەیە کە منداڵەکە زۆر جار دایک و باوکان منداڵەکە ئێمە ماوەی بووە تەواو بووە مەش هەیە واتە بەشێک لە منداڵانە چاکە بنەوە کەواتە دکتۆر هەر لەسەر ئەوە دایکان و باوکان چۆن بزانن کە ئەم حاڵەتە تەواو ئەبێت یاخود درێژە ئەکێشێت وەڵام ئەمە شتێک دایکان و باوکان ناتوانن بزانن ئەبێ حتمەن سەردانی دکتۆری سپیشتراپی واتە چارەسەرکاری ئاخاوتن و زمان قسەکردن بکەن کە ئەو بۆیان دەرخا کاتێ سەردانیان کرد ئەو دکتۆر ئەم منداڵە هەڵسەنگاندنەکە ئەی بینی اینجا پیاناڵێ ئەڵێ ئەم منداڵەوە یان مەترسی زۆرە یان کەمە بە پێی هەنێک شت کە ئەو دکتۆرە هەڵسەنگاندنیەکە پیاناڵێک کە ئەم منداڵتانە ئەتوانێت مەترسی زۆر بێ و ئەبێ خەیرە هەر ئێستا چارەسەری دەست پێ بکەن یان ئەتوانێت مەترسی زۆر نەبێ ئەتوان تۆزێتر بوەستن زۆر پەلەی لێ مەکەن بەڵام پێشنیارێک بۆ بنەماڵەکان هەیە
هەر کاتێکە نیشانەکان دەرکەوت بە خێرایی سەردان بکەن چۆن زۆر جار شتێک هەیە کێشێگەوەیە کە بنەماڵەکان باش لەگەڵی هەڵسوکەوت ناکەن و خراپترێک. زۆر باشە. دکتۆر با باسێک لە ڕۆڵی دایکان و باوکان بکەین. تا چەند ئەو کەسەی ئەم حاڵەتیان هەیە ئەگەر هات و قسەکانی دووبارە پێ بکەنەوە یاخود زیاتر قسەی پێ بکەن ئەبێتە هۆی ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی باش قسە بکەن یاخود ئەمە کاریگەری نییە لەسەری و هەر ئەم حاڵەتە بەردەوام ئەبێت. وایە وەڵا چۆن هەڵسوکەوتنی باوکو دای کاریگەری زۆری هەیە لەسەر ئەم کێشەیە. چونکە زۆر جار ئێمە ئەبینی کە باوکو دایکان بە باشی لەگەڵی هەڵسوکەوت ناکەن و ئەمە خراپترەکەن بۆیە ئەڵێم بە خێرایی سەردانکەن چەند شت هەیە کە زۆر ئەمە خراپترەکە. زۆر جار هەیە منداڵەکە تەمەنی 2 ساڵ و نیم یا 3 ساڵانە و زۆر لەو تەمەنە ئاگای لە شێوازە قسەکردنی خۆی نییە. هەیە کە منداڵەکە 5 مانگ 6 مانگ ئاوا تووشی کێشە بێ قسەکردنی زمانگردن بەڵام بۆ خۆی نازانێت و زۆر جار دایک و باوکان بە هەڵە ئەمەی بۆ زەخەکەنەوە و هەڵەکەی ئەوەیە تێن ئەیانەوی یارمەتی بن یان قسەکەی بۆ تەواوەکەن یان قسەکەی ئیسلاحەکەن و هەموو ئەوانە خراوە بەس لێرە چەند پێشنیارێکی بۆ دایک و باوکان بە هیچ شێوەیە قسەی منداڵەکان تەواو نەکەن. کاتێک کە منداڵەکە تووشی زمانکرد نەبێت بە هیچ شێوەیەک بەڕوویان نەهێنن بە هیچ شێوەیەک پێ نەڵێن بووە قسەکەی باش قسەکە جوان قسەکە دروست قسەکە هەموو ئەمانە کاریگەری و تەسیری زۆر خراپی لەسەر ئەو دکتۆر زۆربەی کات هەیە گاڵتە بۆ منداڵە ئەکرێت یاخود پێی ئەڵێن ئەو شانە ناتوانانی بە باشی بڵێ ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەری وڵا هەموو ئەوانە کاریگەری خراپ و نگاتیڤی لەسەر منداڵە هەیە بۆیە ئەڵێم ئەم مشاوراتە ئەبێت زۆر بەکاربێنن زۆر ئاگیان لێبێ دایک و باوکان چۆن هەموو ئەوانە وەکو خۆت باست کرد کاریگەری خراپی لەسەر منداڵەکە بێ بێکمان. دکتۆر با باسێک لەوە بکەین کە هەنێک منداڵ هەیە یعنی بە خێرایی قسە ئەکات ئەمەش ئەچێتە بابی ئەوەی کە ئەو کێشانی هەبێت بە خێرای مەبەست زۆر تون ئەوەش بۆ خۆی ئەبێتە اختلالی تر کە پێڵێن کلاترینگ کە ئەلبەت کلاترینگ زۆر لە گەورە ساڵە ڕەنگەداتەوە بەڵام لە منداڵێکە تا کاتێک ئەو خێرا قسەکردنە کێشێکی بۆ دروستنەکە ئاساییە بەڵام یەک لەو شتانە ئێمە بە بنەماڵەکان ئەڵێن هەوڵ بدەن لە کاتێکە منداڵەکە تەمەنیکەمە بۆ خۆشتان سەر لەگەڵی قسەکەن واتە زۆر تونتون و خێرا لەگەڵی قسە مەکەن چونکە ئەمە باشە بۆ منداڵە و ئەگەر منداڵە زۆر خێرا قسە بکە ئەگەری ئەوە هەیە کە تووشی زمانگردن بێ. بەڵێ دکتۆر با باسێک لەوە بکەین کە تا چەند درێژە بکێشێت ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ئەو منداڵە بۆ نمونە تا چەند تەمەنی بڕوە ئەم مناڵە ئەو قسانە ناتوانێت بکە بۆ نمونە هەنێک منداڵ هەیە کۆمەڵک پیتی بۆ نایەت ڕێە کیا بێ ئەمانە بۆیان نایەت ئەمە تا چەند توڵ بکێشێت کاریگەری نیە لەسەر منداڵەکە. با ئێستا جیاوازیەک دانین ئەمە زۆر گرنگە لە بین کێشەکانە هەروە کەوتم ئەوەی کە ئێمە باسمان کرد زمانگردنیە ستاتێرینگ بەشێکە لە کێشەکانی زمان و زۆر جیاوازە لەگەڵ ئەم بەشە کە ئێستا باست کرد کە ئەو بەشە پێ ئەڵێن ئارتیکولیشن دیزۆردر واتە کێشە لە دەربڕینی و پیتەکانە. ئەمە زۆر لەگەڵ زمانگردن جیاوازە وەکو ئێستا تا ئێستا باسمان کرد ئەوە باسی زمانگردنمان کرد کە ئەو منداڵەیە ئەم گەورە ساڵە لەو پیتانە گیرەکە ناتوانێت دەری ببڕێ بەڵام ئەم کێشەیەکی ئێستا باس و کرد پێڵێن ئارتیکولیشن دیزۆردر واتە منداڵەکە گیر ناکە کێشێکی نییە بەس ئەو پیتانەکەیڵێ بە هەڵەیڵێ بۆ نمونە ئەوێ بڵێ تێ ئەڵێ کێ یان بۆ نمونە هەر ناتوانێت پیتی شێ بڵێ ناتوانێت زۆرێک لە دەنگەکان بڵێ کاتە ئەمە ئەو حاڵەتە نییە کە زبانی بی ئەمە لەگەڵ حاڵەتی زمانگردنە جیاوازی هەیە ئەمە حاڵەت و کێشەیەکی ترە کە چارەسەری جیاوازی خۆی هەیە و ئەبێ بە جیاواز چارەسەر بگرێ و فەرقی هەیە کاتە دکتۆر تاکەی سروشتیە وابێت ئەو منداڵە ئەبێ دیسان وەکو بۆ زمانگردنەکە وتمان ئەبێ پسپۆری هەڵسەنگاندنێکە بزانێت چۆنە زۆر جار هەیە ئەمە هەمومان بینیمانە کە لە منداڵانە ئەمە ئاسایی دەرەکەوێت منداڵەکە تەمەنی 2 ساڵ و نیوە 3 ساڵە هەنێک لە پیتەکان بەباشی دەرنابڕێ کە ئەمە کاتێوێ کە بە 4 ساڵ تەواو بێت بەڵام زۆر جار هەیە کە ئەم پیتانە زۆر بۆ نمونە منداڵەکە 3 ساڵێتی ئەگەر بەس 2 پیت بێ ئەڵێن کێشە نییە زۆر جار هەیە منداڵەکە 3 ساڵی بەڵام 10 پیت بە هەڵە بەکارێن ئەمە کێشەیە و بەگشتی لە 4 ساڵ و نیو تەمەنی 4 ساڵ تقریبان 4 و نیو قسەکردن تەواو بێ بەسەگەر منداڵە 4 ساڵ و نیو بوو تێپەڕاند و پیتی بوو کە بە هەڵە بەکە ئەبێ خەیرا ئەویش سەردان. دکتۆر باست لە سمانگرتن و ئەو کێشەی کە منداڵان ناتوان هەلێک پیت بڵێن ئەمە
بزانم کە دایکان و باوکان چۆن جیای بکەنەوە ئەمەیان زمانگرتنە ئەمەیان حاڵەتێکە کە منداڵان هەر لە منداڵیەوەوان هەردوو حاڵەکە لە منداڵی و دەست پێکە بەڵام وا هەستەکەم مەبەست ئەوەی جیاوازی لە نێو زمانگرتن و بە هەڵە بەکارهێنانی پیتەکانە وەڵا جیاوازەکە ئەمە ڕوونە زۆر ئاسانە ئەوش ئەوەیە کە کاتێک ئەڵێن بە هەڵە بەکارهێنانی پیتەکان مەبەست ئەوەیە کە ئەو منداڵە هەنێک لە دەنگ و پیتەکان ناتوانێت بەکاربهێنێت وەکو نمونەم هاوردە لە جیاتی ئەوەی کە بڵێ بۆ نمونە کتاو ئەڵێ تتاو یام زۆر جار هەیە ئەوێ بڵێ سەیارە ئەیارە واتە هەنێک لە پیتەکان هەر ناتوانێت بڵێ یا دەنگەکان پیتر لە جێ بەکارهێنێت بەڵام لە زمانگرتنە لە هیچ پیتێکە کێشەی نییە لە خود لە هەموو شوێنەکانە گیرەکە یانێ لە زمانگرتنە ئەمە کێشەی پیتمان نییە زمانگرتنە واتە کە ئەم زمانە زۆرجار گیرەکە یان لێوی لەسەر یەکدانە گیرەکە یان دەنگەکە لە قوڕگیا گیرەکە یان لە نێو زمانە واتە ئێرە کێشێکمانێ بڵێن پیتێ دیاریکرا و کێشە هەیە بەڵام لە کێشەی پیتەکانە ئەتوانین بڵێن ئەم منداڵە لە ئەم پیتانە کێشە هەیە ناتوانێت بیانڵێ بەڵام لە زمانگرتنە هیچ کێشە لە پیتانە و هیچ پیتە دیاریکراونی لەسەر هەمویان گیرەکە دکتۆر با باسێک لەوە بکەین کە ئەمە کاریگەری چیە لەسەر گەورە بوون ئەگەر هاتوو ئەم کەسە گەورە بوو ئایا هەر بە هەمان شێوە بەردەوام ئەبێت یا خۆت گۆڕانکاری بەسەردادێت و حاڵەتەکە زۆر ترەکات ئەگەر چارەسەر نەکرێ لە زۆرێکیانە بە تاکیدەوە درێژەی ئەبێت و گۆڕانکاری زۆر خراپ بێسەر هەر من پێرەکە گەنجێک بۆ لام هاتوو تەمەنی 20 بوو کێشەگەی زۆر قرس نەبوو لە هەنێک لە پیتەکانە کێشەی هەبوو وەکو پیتەکانی ناتوانین دەرببڕێ ئەوکوت من بەهۆی ئەوە لە خوێندن وازم هێناوە ئەمە زۆر ناخۆشە کەوتم دەی بۆ وتی دەیوەڵان نەمتوانیوە کە من بڕوامە جامعات چیم کردایە بەس ئەوە شتێکت باسایی چارەسەر هەم زمانگردن و هەم پیتەکان بە هەڵە دەربڕین هەردوو کاریگەری خراپیانە بێ و تەمەنە ڕواتە سەر و کاریگەرەکانیان خراپتر ئەبێ و ئەبێ خەیرات چارەسەر بگرێن بەشێکیان وەکووتم بۆ خۆیان چارەسەرەگرێن هەم لە زمانگرتنا و هەم لە دەربڕینی پیتەکانە بەشێکیان لەو تەمەنی کەمەوە چارەسەرەکرێن واتە ناگان بە 4 ساڵ تەواو بن بەڵام بەشێکیان کە ئەمێنەوە بە تاکیدەوە بێت چارەسەر بگرێن ئەنا کاریگەری زۆر خراپیانەوە زۆر باشە دکتۆر باوەڕ بە خۆبوون تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر لە لای منداڵان نەتوانین ئەمە دروستکەین بەڵام گەورەکان خۆ ئەتوانن خۆیان باوەڕێک بۆ خۆیان دروست بکەن کە ئەتوانن ئەم کێشەیە تێپەڕێنن ئەمە تا چەند کاریگەری هەیە وەڵا کێشەکە ئەوەیە بۆ خۆیان ناتوان بەتنیا ئەمە تێپەڕن ئەبێ یارمەتی بگرن لە کەسێک وەکو دکتۆرێک کە یارمەتیان بە چونکە ئەمە بەس ئەوە نیە بڵێن کێشەکە هی باوەڕ بەخۆ نەبوونە وەکو باسمان کرد کێشەکە کێشێکە لە مێشکایە ناهاو ئاهەنگیەکە کێشێکە کە ئەم کێشە دروست بوو تو پێویستت بە چارەسەری هەیە بۆ چارەسەرگەش بەس بە خۆت ناکرێت بۆیە کاتێ سەردانی بۆ نمونە دکتۆرێکی سپیشتێراپی یان چارەسەری قسەکردن و خاوتنەکان بە یارمەتی ئەو یارمەتیاندا کە بدوانم کێشیانە چارەسەرکەن بۆیە باوەڕ بەخۆبوون گرنگە بەس بەتنیا تاوانی دکتۆر زۆربەی کات کێشە لە قسەکردنا بێتە هۆکارێک بۆی کە دەرونی ئەو کەسەنە ئارام بێ وەوا بیرکاتەوە کە ئیتر عیبە بچێتە ناو خەڵکی عیبە قسە لەگەڵ خەڵکیدا بکە ئەمە تا چەندە بێتە هۆکاری دروستبوونی کێشەکانی دەرونی و تا چەند گرنگە لەو کاتەدا نەخۆشەکە سەردانی پزیشکێکی دەرونی بکات زۆر کات ئەمەمان هەیە هەم بەتایبەت لەو ئەو بەشی زمانگرتنەکە پیاڵین ستاترینگ لەو بەشە زۆر ئەمان هەیە هەم لە منداڵیە هەم لە گەورە ساڵیە و هەر چەنێ ئەو منداڵە تەمەنی ڕواتە سەرێ کێشەی ئەم کێشانەکە باسوور قوڵترە بن و ئێمە لە زۆرێک لەو کەسانەکە گەورە ساڵن یا تینێجرن وەکو گەنجن تێن کێشیان هەیە لە زمانگرتنە ئەبینین کە زۆر کێشەی هینیان بۆ دروست بوو زۆر کێشەی دەرونیان بۆ دروست بووە سۆشال ئانەگزیتیە نان هەیە بڕناو کۆمەڵگا دووریەکان بەس لە خۆیانە زۆر کێشەی تریان بۆ دروستە بێ و کاتێک کێشەکان بوو هەنێک جارە ئێمە پێویستمان بە چارەسەری دەرونیش بۆیان هەیە کە ئێمە هەڵسەنگاندنمانگر هەستمان کرد کە کێشەی هەیە بۆ ئەو بەشەی کە ئەوانی هەیە ئەتوانین سەردانێکەگەین بەس لە زۆرێکیانە بەشەکە زۆر قورس نییە بەڵام هەیە ئەگەر زۆر قورس نەبێ هەر کە کێشەی قسەکردنەکان چارەسەر بوو ئەوەشی چارەسەرە بێ بەڵام کە قورس بوو بە تاکی دەبێت سەردانی چارەسەری دەرونیکە بۆ چارەسەر بێگومان دکتۆر تا چەند ئەمە کاریگەری هەیە لەسەر تاک بۆی بێ بە کەسایەتێک خاوەنی هیوا و ئاواتی خۆی بێ خاوەنی پلە و پۆستی خۆی بێ یاخود تا چەندە بێتەوە کاریەوەی کە ئەم کەسەوا لێ بکات کە ئیتر بڕوای بەخۆی نەبێت
زۆر کاریگەری هەیە من لە ئەو کەسانە کە دێم بۆ لامە زۆرەمانە ئەبینم زۆریان هەن کەسانێکن کە زۆر زیرەکن چونکە هەر تەسیری نیانە و کەسانەی کە کێشیان هەیە لە زمانکردنا بەڕاست زۆریان کەسانی زیرەکەن و ئەتوانن زۆر پێشکەون بەڵام بەهۆی ئەو کێشانەوە ناتوانن وەکو متمانە بە خۆیان نامێنێ و هەستەکەن ئەمان شتێک کەمیان هەیە ناتوانن زەعفیان هەیە و ناتوان ئەو شتان دەبن و ئەوە زۆر کاریگەری هەیە و بۆیە گرینگە کە هەرچی زووتر بتوان چارەسەریکن وەکو نمونەم هاوردە ئەو کەسە گوتی ناڕۆمە جامعە بۆیەک ناتوان ئەمە کەسی زۆرمان بوو من کەس لەلام بووە کە ئەمە خوێندکار و خوێندکاری زۆر هی باڵا دکتۆر بووە دکتۆری دەرمانساز بووە دکتۆڕای هەبووە لە بوارە جۆراجۆرەکانە و ئەم کەسە وتوێتی من هەنان نەمتوانیوە یەکدانە پرسیارکەم لە مامۆستاکەم یا زۆر جار وتوێتی من کە لە سەر کەلاس بووین زۆر جار پرسیارێکیان کردووە وەڵامەکەم زانی جوێ بەڵام نەموێرا دەست بەرزکەم بڵێ من نەزانم چۆن زانی و مەگیرەکەم و تێکەچ بەڵێ دکتۆر ئەو کەسانە پێویستە خۆیان چی بکەن خۆیان چۆن چارەسەر بکەن چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن لەم حاڵەتانە بڵێن ڕزگاریان بێ ئەگەر هاتووش حاڵەتەکە کۆتایی پێ نەهات بە شێوەیەک بێت کە کاریگەری نەبێت لەسەر ژیانیان وەڵا وەکو باسم کرد لە زۆربەی جارەکانە ئێمە ناتوانین بڵێن بۆ خۆیان بتوان چارەسەرکەن ئەبێ سەردانی دکتۆری چارەسەری ئاخاوتن بکەن کە یارمەتیان بە بۆیە زۆر جار بۆ خۆیان ناتوانن هەرچەند متمانە بە خۆی و ئەم شتانە هەبێ یانە ئەگەر کەسێک بێ متمانە بە خۆی بێت و زۆریش لەوانەیە بەهێز بێ بەڵام بە تنیایی بۆ چارەسەر ناکرێت و حتمما ئەبێ یارمەتی بگرێ و ئەو کەسی یارمەتی بدا ئێستا ئەو کەسە دکتۆری چارەسەری قسەکردن ئەبێ یارمەتی بدا کە و کێشەیە چارەسەر دکتۆر ئەو کەسانی کەم کێشانیان هەیە کێنە لای ئێوە چۆن چارەسەریەکەن چیان بۆ ئەکەن بۆ ئەوەی کە بتوان بە زووترین کات ئەم حاڵەتە تێپەڕێنن وەکو باسمان لە هۆکارەکانی کرد یەکێک لە ئەو شتەکە دەرکەوتی و بنەڕەتین هۆکارەکانی کێشەی زمانکردن ئەگەر تاکید باسی زمانگرتن بکەین ئەوەی کە لە نێو بەشە جیاوازەکان و سیستەمە جیاوازەکانی مێشک و دەمارە هەنەی ناو ئاهەنگی هەیە کاتێ دێن بۆ لایەمە ئێمە دەرمانەکەمان هەر وەکو چارەسەرێکمان دەرمانێ ینی هیچ دەرمانێکی لە هیچ شوێنیە بەس چارەسەرەکەی وەکو تەمرین و ڕاهێنانەوەیە بۆ ئەوەی کە ئەو سیستەمانە کە لە مێشکێنە تووشی کێشە بوون هاو ئاهەنگ بوونە و کاتێ هاو ئاهەنگ بوونە و وەکو کەسێکی ئاسایی ئەتوانن قسە بکەن بێگومان دکتۆر چارەسەرەکانی بەپێی تەمەن ئەگۆڕێ بۆ نمونە بۆ منداڵێک بۆ گەنجێک بووە بۆ کەسێکی تەمەن گەورە ئەگۆڕێت زۆر جیاوازە ئێمە چارەسەری زۆرمان هەیە پلانی چارەسەری زۆرمان هەیە کە بێ پێ تەمەن ئەگۆڕێ هەل لە تەمەنی منداڵی چا بەپێ ئەوەی کە منداڵەکە چۆنە بنەماڵەکەی چۆن بە پێمان چا گۆڕێ ئەوەی کە دایک و باوکە زۆر ئەتوان هاوکاریمان کە ناتوان بە پێ ئەوانێکە هەر لە منداڵی چا چارەسەریەکان ئەگۆڕێ و بێت چارەسەرێک بێت کە تایبەت بەو منداڵە و بەو بنەماڵ دکتۆر چارەسەرەکان ڕاهێنانە یاخود دەرمانە بەکاریهێنن ئێوە نەخەی دەرمان نییە هیچ دەرمانی نەلێ لە هیچ کوێی دنیا دەرمان بۆ ئەم کێشەی قسەکردن نییە بەس ڕاهێنان و تەمرین دکتۆر لە کۆتاییە ئامۆژگاری چیە بۆ دایکان و باوکان بۆ ئەو کەسانەشی کە ئەم حاڵەتیان هەیە وەڵا ئەتوانم ئاوا بڵێم کە بەهۆی ئەوەی کە لە کوردستانەوە ئێمە لە جامعەکانمانە ئەم تەخەسوسمانە نەبوو وەکو چارەسەری ئاخاوتن زۆرێک لە بنەماڵەکان ئێمە شارەزاییان نییە نازان کاتێککە ئەم منداڵیانە تووشی کێشەی زمان بە هەر شێوەیەکی بوو چه پیت بوو چە زمانگەن ئەبێت چی بکەن بەس زۆر گرینکە کە بە زووترین کات سەردانکەن یاخۆ پرسیارکەن ئێستا سۆشال میدیا شتانە زۆر باشە یا بۆ خۆیان سرچکەن کە بتوان بزان ئەبێت چی بکەن ئەمە زۆر گرینگە چونکە لە چارەسەری ئەم کێشانەدا هەرچەنە چارەسەرەکان خێرای زوو بێ بە دڵنیاییەوە ئەنجامێکی زۆر باشی بێگومان دەستەکانە خۆشەوەی دکتۆر سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکان وەڵە سپاس بۆ دکتۆر فەرهاد محەممەد شارەزا لە چارەسەری گرفتەکانی قسەکردن کابەشێکی ڕاستە خۆ لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم ئێستاش ڤیدیۆکمان هەیە لەسەر هەڵمەتی پاکردنەوەی شەقامەکانی شارۆچکەی تەقتەق بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. سڵاوتان لێبێ بەیانیتان باش بۆ هیوای مەملایەکتان تەندروست باش بن لە ناحیەی تەقتەق بە بۆنەی ڕۆژی گەشتیاریەوە دیارە لالایەن بەڕێوەبەرایەتی ناحیەی تەقتەق و سەرۆکایەتی شارەوانی تەقتەق و کۆمپانیای پاپا گروپ و بە هاوکاری لەگەڵ بەرگری شارستانی تەقتەق هەڵساوم بە هەڵمەتێکی پاکشکردنەوەی بەشێک لە شەقام و شوێنە گشتیەکان و بەشێک لە کۆڵانەکانی ناحیەکە هەڵبەت دیارە وەکەوەی دەزانن ناحیەی تەقتەقێکە کە لەو شوێنە گەشتیاریانەی کە ساڵانە یاخود بە تایبەتی لە وەرزی هاوینیشدا
ڕۆژانە و هەفتانە گەشتارێکی زۆر سەردانی ناوچە و شوێنە گەشتیاریەکانیەکە بە مەبەستی بەسەربردننی کاتێکی خۆش ئەوانیش لەو سۆنگەیەوە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیدا لەم ڕۆژەدا هەڵسان باڵمەتێکی پاکردنەوەی شاری تەختەق من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا بەڕێوەبەری نەحیی تەختەق میوانمە بەڵام پێشەوەی قسە لەگەڵ جەنابیان بکەمەوە ئامادە بێت دەمەوێت چەند زانیاریەکەم لە بیخەمە ڕوودیارە بە بڕیاری وەزارەتی خوێنی باڵا و پەیمانگای تەکنیکی کۆیە ئەمساڵ لە تەختەق دیارە جگە لە بوونی بەشی شیکاری نەخۆشیەکان و پەرستاری بەشی کارجێڕی کاریش دەکرێتەوە و هاوکات بنکەی خێرخوازی دکتۆر ڕۆڤ لە تەختەق لە بانگەوازێکدا بۆ خوێنکارانی دەرچووی پۆلی 12 ڕایگەیاندکەوە خوێنکاران دەتوان ناویان تۆمارکەن لەگەری بوونەوەی و لەگەڵی ناونووسیندا ئەوانیش دەتوانن بێ بەرامبەر لە بنکەی خێرخوازی دکتۆر ڕۆڤ لە تەختەق ناوەکانیان تۆمار بکەن. ئێستا من حاکم عومەر لامەکە حاکم سڵاو لێبێت تۆم کاتت باش ئەگەر پێم بڵێیت لەم هەڵمەتەدا ئێوە مەبەستان چی بوو ئامانستان چی بوو؟ ئەم کاتەیەوە باش ئەم کاتەی بینەرانی گەلی کوردستان باش ئێمە ئەمڕۆ دیارە ڕۆژی گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان و لە جیهان بەم بۆنەوە وەک دەزانن ناحیەی تەختەق ناحیەیەکی خەنجی لەو جوانە کەوتووەتە سەر زەی بچوو و چەند ساڵێکە هەوڵیەوە دێن کە تەختەق ببێ بە شارێکی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکدا ئەم شارە خەنجیلانەیە دەبێت فیستیڤاڵی گەشتیاری لێ بکرێت دەبێت چالاکی گەشتیاری زۆری لێ بەڕێوە بڕوە بۆیە ئەمڕۆ بە هاوکاری تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری تەختەقی خۆشەویست و بە هاوکاری زۆر سپاسی هاوکاری ڕۆژنامەنووسان چالاگوانانی سۆسیال میدیا دەکەین کە ئەمڕۆ بە پەرۆشەوە بە جۆش و خرۆشەوە هاتوون تەواوی لایەنە سیاسیەکان کە لە تەختەق ئامادەن مامۆستایانی بەڕێزی زانایانی ئاینی مامۆستایان و خوێندکاران تەواوی چین و توێژەکان بەشدارن دوکاندار و کاسبکارانی ناو بازار وەک دەبینن بە جۆش و خرۆشێکی زۆرەوە و بە تایبەتی سەرۆکایەتی شارەوانی کۆمپانیای پاپا گروپ کە ئەرکی خاوێنکردنەوەیان لاستۆیە و دام و دەستگاکانی تربەرگری شارستانیە هەموو چین و توێژەکانە بەبێ جیاوازی ئەمڕۆ لێرەن بۆ ئەوەی بتوانین ئەم شارە خۆشەویستە بگەینینە ئەو ئاستەی جێی تموحی گەشتیاران بێ وا بکەین گەشتیاران لە تەواوی شار و شارۆچکە وڵاتانی ترەوە سەردانی ئەم شارە خۆشەویستە بکەن بۆ ئومێدێن هاوڵاتیان زیاتر هاوکارمان بن لە ڕۆژانی داهاتوو پاک و خاوێنی شارەکەی خۆیان بپارێزن. ساڵانی تر بەم بۆنەوە کۆمەڵی هەفتە لە لەم هەفتە چالاکی دەڕۆیت لە تەختەق بەڕێوە دەچوو بە تایبەتی لە شوێنە گەشتیاریەکان لە ناو تەختەق ئەمساڵ ئاستی سەردانیکردنی گەشتیاران بۆ سنووری ناحیەی تەختەق و ناوچە گەشتیاریەکان بە چ شێوازێکە؟ دیارە ئاگادارن ینی بەهۆی هاتنی کۆڕۆنا و ئەم ڤایرۆسە نەگریسەوە تەواوی هەرێمی کوردستان تەواوی دنیا کەوتنە بارودۆخێکی تایبەتەوە بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە قەدەغە کران چەند مانگێک ڕێگاکان داخرابوون و پارکە و شوێنە گەشتیاریەکان داخرابوون بۆ ئەوەی بەڕاستی هاوڵاتیان پارێزراو بن بەڵام ئێستا لە دوایکردنەوەی ڕێکارەکان و ڕێگاکان و کردنەوەی دەرگای شوێنە گەشتیاریەکان ئێستا شاری تەختەق دەتوانین بڵێن بە تایبەتی لە ڕۆژە پشوەکاندا بێشمارە هاتنی ژمارەی گەشتیار ئەمەش دڵخۆشکەرە بەڕاستی بژانەوەیەک بە بازاڕەکان بە کاسبکاران ڕووی داوە ئێمە بەمە دڵخۆشین بەڵام لەگەڵ ئەوەشدا تموحی زۆرترمان هەیە بۆیە ئەم ڕۆژ کە ئەم هەنگاوەمان ناوە یەکێکە لەو هەنگاوانەی بۆ جوانکردنی ئەم شارە خۆشەویستە لە بەڕووی گەشتیاراندا بۆ ئەوی تموحی زیاتری تێبکەن چکە هەر شوێنێک کە چەند خۆش بێ بەڵام ئەگەر بێت و پاک نەبێ خاوێن نەبێ جوان نەبێ گەشتیار ڕووی تێناکە لەو چوارچێوەی کە وەزارەتی شارەوانی و پارێزگای هەولێر ئەمڕۆ ڕۆژی هەڵمەتی ژینگەیان ناونە ڕۆژی گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان بەم بۆنەوە ئێمە شارە خۆشەویستەکەی خۆمان تەواوی دام و دەستگاکان بە بێ جیاوازی و هەروەها لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەواڵانی کۆمیتە دەبینی لەگەڵماندان زۆر بە دۆسۆزی گسک لێ دەدەن لەگەڵ ئێمەیە ڕووناکبیران چالاگوانانی مەدەنی و ئەوەی گرینگە بەڕاستی چالاگوانانی سۆسیال میدیا ڕاگەاندکارانی وەک جەنابتان ئەمڕۆ دڵخۆشمان دەکا هاندەرن لەگەڵماندا لێرەشەوە ڕووی دەمان لە مامۆستایانی بەڕێزی ئاینیە مامۆستایانی خوێندنگا و قوتابخانەکانە تەواوی چین و توێژەکانە کاسبکارانی ناوشارە
گوندەکانە ئەنجومەنی گوندەکانە چکام هەڵمەت ئێمە تەنها ناوشار ناگرێتەوە بەڵکو تەواوی ڕێگا خارجی و گوندەکان دەگرێتەوە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت بەردەوام ئیدامەی پێدێن بۆ ئەوەی کە خەڵک بێتە سنووری شاری تەختەق و گوندەکانیەوە هەز بک لە شوێنێکی گەشتیاری خۆشدایە و ببینە هۆکاری ئەوەی کە گەشتیار لە تەواوی شار و شارۆچکە و وڵاتانی ترەوە بۆ ئەم شارە خۆشەویستە ڕابچێشین. بەدەر لە گەشتیاری لە تەختەق دوو بەشی پەیمانگایە ئەمساڵ وا بڕیارە بەشی سێم بکرێتەوە پێم خۆشە بەڕێستان زانیاری زیاتر بخەنە ڕوو. بۆ ئەم خاڵە ئێمە بە سوپاسەوە ئامادەی پەیمانگای تەکنیکی کۆی لە هەوڵی بەردەوامدان بۆ دابینکردنی مامۆستایانی زیاتر و پسپۆر بۆ ئەو بەشە پەیمانگانەی کە وەک دەزانن پەرستاری و شیکاری نەخۆشیەکان بوون لە بیدایەتەوە کرانەوە زۆر دڵخۆشکەر ئێستا جارێکی کار دەیانەوێت بەشی کارجێڕی لێرانە بکرێتەوە لە هەنگاوێکە بۆ بە پەیمانگاکردنی ئەم بەشانەی تەختەق ئومێد دەکەین لە ساڵانی داهاتوو یان لە ساڵی داهاتوو دوای تەواوبوونی قەیرانی ڤایرۆس و قەیرانی دارایی ساڵێک کەم وەختە ڕۆژی کردنەوەی پەیمانگای تەکنیکی تەختەق بێ لە شارە خۆشەویستەکەی تەختەق کە شایستەی زۆر زیاترە ئەمەی بۆ بکرێتن لەمڕۆوە ئێمە هەنگاوی باشمان ناوە نووسرامان کردووە داوای بینایان کردیە بۆی بکرێ بە بەشی ناوخۆی کچان ڕاستە و خۆ بە سوپاسەوە لەگەڵ بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی کۆیە ئەو بینایەمان تەرخان کرد بۆیان نووسرامان بۆیان کردوێتەوە ئەو داواکاریانەی ترکە هەیەیان بۆ ئاراستەی ئێمە کرابێتن ساتێکیش کەم تەرخەمیمان نەکردووە بۆ ئەوی هاوکار و هاوتەری بیان بین ئومێد دەکەین خەڵکی شارە خۆشەویستە کەشمان بەو ڕۆحەوە هاوکاری ئەم پەیمانگایە بن بۆ ئەوی ببێ بە پەیمانگا ساڵی داهاتوو. حاکم سەبارەت بە بەستانی پێوەری ئاوی ماڵان خەڵک پرسیار دەکات دیارە چەند هاوڵاتیەک پسولەی پێبژاردنیان بۆ چۆتەوە پێم خۆشە زانیاری زیاتر لەو بارێشەوە ئەگە بە کورتی کاتم کەم ئاوی خێڵ. سوپاس دیارە بەستانی پێوەری یەکێکە لە گرفتەکانی تەواوی هەرێمی کوردستان بەڵام ئەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیاری وەزارەتی شارەوانیە دەبێت جێبەجێ بکرێن داوا لە هاوڵاتیانی عزیز دەکەم لە زیاتی ئەوەی غەرامە بکرێن با دەست بە پێوەری بەستنی ئاو بکەن ئەگەر بێت و بە ناڕەزایی بێت ئێمە 6 جاران ئەمە ڕەتەکەینەوە بەڵام ئەم بڕیارەکە دراوە بەشی زۆری هاوڵاتیانی کوردستان بەستاویانە بۆیە ناکرێت ئێمە هاوڵاتیانی خۆمان تووشی زەرەر و زیان بکەین چکە مانگانە 100,000 دینار غرامەیان بۆ دێتەوە تکام وایە هەموو تیمەکان هاوکاریان بن هاوڵاتیانی شاوکاری ئەوان بێ بۆ ئەوی مەشاکیل و کێشە لەو بابەتە ڕوونەداتن. سوپاس بۆ کەناڵەکەتان زۆر سوپاس بۆ ئێوەش. بەڵێ سوپاس کاک حاکم بەڵێ ئەوەی کە گوێبیست بوونە و زانیاریانە بوون کە لە ئێستادا لە تەختەق بەڕێوە دەچێتەوەی بەڕێز کاک حاکم عومەر بەڕێوەبەری ناحیەی تەختەق ئاماژەی پێکرد دیارە ئەم هەڵمەتەی کە ئەمڕۆ ئەنجام دراوە بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی تەختەق و کۆمپانیای پاپا گروپ و بەرگری شارستانی تەختەق و پۆلیسی هاتوچۆ چەند لە حیزب و لایەنە سیاسیەکان و چالاکوانانی مەدەنی بەوە دیارە دەیانەوێت ئامانجیانە لە داهاتوودا تەختەق ببێتە یەکێک لە ئەو ناوچە گەشتیارە شوێنە دیارانەی هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئامانجکەم ڤیتیەی بۆ ئامادەکردبووین بەڵێ ئازان لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوری دووەماندا باس لە پاکردنەوەی پێستەکەین بزانین پاکردنەوەی پێست لە چی پێک هاتووە و تا چەند گرنگە خانمان گرنگی پێ بدەن لەمان کاتیشدا لە مانگێکا چەند جار پێویستە ئەم پاکردنەوەی بکرێت بۆ ئەوەی کە زیانی نەبێت بۆ پێستەکەمان و ئەو ماسکانەشی کە خانمان لە ماڵەوە ئەیکەن تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی پێست هەر بۆ مەبەستەش بەڕێز شادان خالید شارەزا لە بواری پاکردنەوەی پێست باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە شادان خان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. زۆر سوپاس بەیانی ئێوە هەموو بینەرانیش باش خۆشحاڵین کە ئەمڕۆ بتوانین ئەگەر کەمێکیش بێت زانیاری لەبارەی پێست و ڕاگررتنی جوانی و پاکی پێستەوە بین. بەو هیوایین خۆشحاڵین بەخێراتی. شادان خان با سەرتا باسێک لە تەندروستی پێست بکەین پێناسێکی بۆ بکەین زانین چییە؟ تەندروستی پێست ئەگەر بمانەوە باسیکەین زۆر شت ئەگرێتەوە بەڕاستی هەروە بە چەند دێڕێک نابێ پێست گرنگترین ئەندامی جەستەی ئێمە خۆمانەزانین لەگەڵەوەشە ئەرکی پاراستنی هەموو ئەندامەکانی جەستەش هەر ئەکەوێتەوە سەر پێست لەبەرەوە بەرکەوتنەکانی لەگەڵ دەرەوەیە زۆرە ئەو هۆکارانەی کە لە دەرەوە کاری تێکەن ئیتر کەش و هەوایە تیشکی خۆرە زایدەن ئەو هۆکارانەی لە ناوەوە کار لە پێستەکەن وەکو خۆراک وەکو نەخۆشیەکان وەکو هەر شتێکی تر ئەمانە هەمووی با بڵێن کاریگەری هەیە لەسەر تەندروستی پێست و ئەگەر ئاگاداری نەبین وردە بەرەو خراپی ئەبە. شادان خان با باسێک لەو بکەین کە بەپێی وەرزەکان تا چەند پێست ئەگۆڕێت
و تا چەند هەنێک کەس هەیە لە وەرزەکاندا هەستیاری هەیە ئەمانە چۆنن ئەبێ چی بکەن بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە تێبپەڕێنن. بەڵێ بە دڵنیایی وەرزەکان گۆڕانکاری زۆر لەسەر پێست دروست دەکات چونکە ئێمە لە وەرزێکەوە ئەچینە وەرزێکی تر مەسەرەن لە سەرماوە ئەچین بۆ گەرما و بە هەمان شێوە بە تایبەتی ئێستا کە وەرزی پاییزە ئێمە لە دوای وەرزێکی گەرمەوە لە هاوینەوە یەینە سەر وەرزێکی تر عینەن شت لە هاوینە خۆی پێستەکە هیلاک بووە دواتر وەرزی پاییزیش وەرزی وشک بوونەوەیە پێست بە هەمان شێوە وشکە بێتەوە بە تایبەت لەو کەسانەی کە خۆیان پێستیان وشک و حساسە بەرەو خراپتر ئەڕوا جاری وایە سووربوونەوە و خوراندنیش دروستەکە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر پێست. بێگومان شادان خەما بینە سەر پاکردنەوەی پێست بزانین لە چی پێک هاتووە و لە مانگێکا چەند جار پێویستە خانمان بیکەن بۆ پێیکە خانمان لە ئێستادا گرنگێکی زۆری پێدەن. پاکردنەوەی پێست زۆر گرنگە کە هەموو کەس بەڕاستی پەیوەندی زۆری هەیە بە ئاستی ڕۆشنبیری کەسەکانەوە. زۆر کەس هەیە لەوانەیە بڵێ من خۆم پێستم هیچی پێویست نییە پێویست ناکە پاکردنەوەی پێستی بۆ بکەم بەس ئەمە هیچ کاتێک وانە چونکە پێست بەرکەوتەی وەکووتمان لەگەڵ دەرەوەیە زۆرە تووشی زۆر گرفت ئەبێتەوە بۆیە پێویستی بە لابردنی ئەم چینە هیلاک و ماندووە هەیە بە بەردەوامی و بەنسبەتی کاتەکانی شەوە بە پێی کەسەکان ئەگۆڕێ لە هەنێک کەسا پێویستە زۆرتر پێستی پاکاتەوە لە هەنێک کەسا پێویستە کەمتر پێستیان پاک بکەنەوە. ئەمێ باسێکرۆ بکەین کە زۆر بەکارهێنان و پاکردنەوەی هۆکارە بۆ ئەوەی کە زیان بە پێستەکە بگەێنێت. بەڵێ بە تەکید هەموو شتێک لە سنووری خۆیان بێت باشە نەکەم بەکارهێنانی و نە زۆر بەکارهێنانی لە کاتی زۆر بەکارهێنانیشە بەڵێ بە تەکید تۆواکەی زەرەر لە چینەکانی پێست بی ئەو کاتە زیاتر بەرکەوتنەکان کاریگەریانە بێ لەسەری و زۆرتر زیانی پێگەمان. ئەمە بزانم کە زیانەکان لە شوێنێک بۆ شوێنێکی تر تا چەند گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە خانمێک لە سنتەرێکی کاکێک لە سنتەرێکی تر ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر زیانگەیاندن بە پێستەکە. ئەوە زۆر گرنگە. بەڕاستی پێست وەکوتم گرنگترین ئەندامی جەستەی ئێمە ئەبێ بزانین چۆن تەعاملەکەین لەگەڵیا ناکرێت ئەم بەشە گرنگەی جەستەی خۆمان بۆ هەر کوێیەک بڕۆین و بڵین کێشەنیە با بچم لەوێ پاکردنەوەی پێست بکەم نەخێر ئەبێ بزانی بۆ کوێ ئەچی بۆ لای کێ ئەچی زائیدەن ئەو مەوادانەش کە بۆت بەکارێت بەڕاستی ئەمانە هەر هەمووی گرنگە و تەسیری زۆری لەسەر پێست هەیە. شادان خان موادەکان لە چی پێک هاتون ئایا سروشتیە یا خود موادی تریشی تێدایە؟ موادەکان زۆربەیان سروشتی تەواوی ناتوانین بڵێن بە تەواوەتی سروشتین چونکە موادە سروشتیەکان بەڕاستی ناتوانرێ بە تەواوی پاکردنەوەی پێستی پێ بکرێت چونکە ئەوان پێویستیان بە کاتێکی زۆرە تۆ کە موادێکی سروشتی بەکارەهێنی پێویستە سەبرێکی زۆرت هەبێت لەگەڵەیە چونکە کاتێکی زۆر ئەبێ ئەو موادە بەکاربێنی بۆ ئەوەی نەتیجەکەی ببینی کاریگەری هەبێت. بەڵام ئەم موادانە پێکیان لە هەم موادی سروشتی و هەم موادی کیمیایی هەردووکیان پێکەوە بەس موادە کیمیایەکان بۆ شێوەیە نییە کە وا دروست کرابێ زیان بە پێست بگەێنێ. طبعا موادە سروشتیەکەی زیاترە لە موادە کیمیایەکە ئەمە هەردووکیان پێکەوە اینجا ئەتوانین ئیشێکی باشی پێ بکەین نەتیجەیەکی باشمان دەستکەوێت. شادان خان کوالیتی ئەو موادانە تا چەند کاریگەری هەیە لەسەر پێست بۆ نمونە کەسێک هەیە بە موادێک هەستیاری هەیە خانمان چۆن بزانن کە ئەو سنتەرانی ئەچنە ئەوێ پێستیان پاکەنەوە ئەو موادانی کە بەکاریان هێنن کوالیتێکی بەرزیان هەیە. بڵێ لێرەیە ئەمەوێ باسی ئەوە بکەم زۆر گرنگە ئەو کەسەی کە ئیشی پێست دەکا بەڕاستی ئەبێ ڕاهێنراوێکی تەواو بێت ئەو کەسە زانیاریەکی باشی هەبێت و لە دەرەوەی وڵات ڕاهێنرا بێت و چۆن ئەڵەی خیبرەیەکی باشی هەبێت لە پێستا بۆ ئەوەی جۆری پێستەکان بناسێت بزانێ ئەم پێستانە هەریەکان کام جۆرە تاکو بەپێی جۆری پێستەکە موادەکەی بۆ بەکاربێنێت چونکە وەکو باست کرد هەر موادێک بۆ هەموو پێستێک نابێت بە ئێمە کاتێک کەسەکە یەتەلامان بزانین پێستی کام جۆرەیە بەپێی ئەوە موادی بۆ بەکاربێنین. زۆر جار تووشی ئەو حاڵەتە ئەبینەوە مەسەلەن ئێمە ئیشێکەکەین ڤیددیۆیەک دائەنین مەرحەلەکانی پیشانەین بۆ کەسێک کە ئیشەکەین لە شوێنێکی ترەوە کە ئەیبینن ئەڵەن بۆچی ئێمە ئەو مەرحەلەیەمان بۆ نەکرا بۆچی ئێمەش عینەن ئەو ئیشانی کە بۆ ئەو کەسەکرا بۆ ئێمەش نەکرا.
لەبەرەوە هەموو مەوادەکان بۆ هەموو کەسێ نابێ هەموو ئەو شتانی من بەکاری ئەهێنم مەسەلەن بۆ کەسێکی تر نابێت لەبەرەوە ئێمە زۆر مەجای ئەوەمان هەیە ماوادی زۆرمان لەبەردەستایە کە هەر کەس بە پێی پێستی خۆی بۆی بەکاربێنێ. بێگومان شادان خان ئەو پێستانی کە چەورن دایما کێشیان هەیە ئەوانشی کە وشکن دایمە کێشیان هەیە کامیان باشتر پاکردنەوەی بۆ بکرێت. لە هەردوو جۆری پێستەکەیە هەردووکیان کێشەی خۆیانیان هەیە پێستە چەورەکان لەبەر بریقانەوەی زۆریان لەبەر دروستبوونی زیبکە زیاتر لە پێستە چەورەکانە و زۆر شتیتر دروستبوونی مەساماتەکان کرانەوەی مەساماتەکانیان ئەمان زیاتر لە پێستە وشکەکان پێویستیان بە پاکردنەوەی پێست هەیە چونکە زۆرتر دەم و چاویان چەورە بێ پێویستی بەوەی زیاتر ئەم چەوریە لابرێ لەسەر پێستەکەیان بۆ ئەوەی پێستیان دانەپۆشێت و لە ناو تووشی زیبکەی نەکات و داینەپۆشە پێستەکە بەڵام لە پێستە وشکەکانە بەڕاستی ئەوانیش هەر پێویستیان بە پاکردنەوە هەیە چونکە لە پێستی ئەوانیشە با بڵێن پێستی مردوو کەڵەکە بوو زائیدەن هەموو کاریگەریەکانی دەرەوە لەسەر پێستی ئێمە ئەوەستێ بۆیە ئەوانیش بە هەمان شێوە پێویستیان بە پاکردنەوەی پێست هەیە بەڵام کەمتر لە پێستی چەورەکان. شادان خان کەسانی کێنە لاتان پرسیاریان لێکن لەسەرەوەی کە هەنێک کەس هەیە هەستیاری پێستی هەیە یاخود نەخۆشێکی پێستی هەیە بۆ ئێوە کە زووتر بیزانن و بتوان چارەسەری بکەن یاخود شتێک بەکار نهێنن بۆەوەی کە زیانی زیاتری هەبێت بۆ دەم و چاوەکە. بەتەکیید ئێمە ئەو کەسێک هەیەتە لامان جگە لەوەی خۆمان کە بە تەواوی شارەزا بووین لەوەیە پێستی چ جۆرێکە ئێمە سەیری ئەەکەین جگە لەوەش لە خۆشی ئەپرسین پێستی تۆ بەچی هەستیاریت هەیە یان چ جۆرە پێستێکە یان چۆن مامەڵی لەگەڵاکەی خۆت ئێمە ئەمانەی هەمووی لێ پرسین ئەگەر پێستی زۆر حساس بێ ئەو کاتە ئێمەش ناچارین زۆر بەدیقەتەوە لەگەڵ پێستەکەیە تەعامل بکەین چونکە پێستە هەستیارەکانیش بە هەمان شێوە پێویستیان بە خزمەت هەیە ناکرێت لەبەر ئەوەی کە هەستیارە وازی لێبێنیت و بڵێ هیچی بۆ ناکەم نەخێر ئەوانیش زۆر پێویستیان بە خزمەت هەیە بەڵام بە شێوەیەکی زۆر شارەزابێ مامەڵیان لەگەڵا بکرێت چونکە ئەوان زیاتر تووشی هەستیاری زیاتر ئەبن ینی ئەگەر نەخۆشیەکە زیاکات بەڵێخۆشەکان لەسەر شادان خان بۆچی پیاوان گرنگی نان بەم لایەنە تەنها خانمانن گرنگی پێێن وەچی بکرێت بۆ ئەوەی کە لایەن پیاوانیشەوە گرنگی پێ بدرێت لە ئێستاە پیاوان هەر لە کۆنیشەوە وا بووە هەر گرنگیان نەیاوە بە پێستیان پێم وایە ئەمەش هەر لەسەر ئەم عادەتە ڕۆشتووە و بەردەوامیشە هەتا ئێستاش هەروایە ئەوان زۆر بەکەمی گرنگی پێیان بەڵام لە خانمان ئەوان نیە خۆشببختانە ئێستا زۆر گرنگی پێیان و سوپاس بخوا ئێستا ئاستی ڕۆشنبیریش زۆر زیایی کردووە ئەوان زۆر زیاتر گرنگی بە پێستیانێن. شادان خەما بزانین کە ئەو ئامێرانە چین کە ئێوە بۆ پاکردنەوە بەکاریهێنن وە لە شوێنێک بۆ شوێنێکی تر تا چەند گۆڕانکاری بەسەردادێت. ئێمە چەند جۆر ئامێرێکمان لەبەردەستایە بەڕاستی بە هەر کوالیتی موادەکان باس نەکەین کوالیتی جیهازەکەش زۆر دەوری هەیە ئەو جیهازە کە ئێمە ئەیخینە سەر پێستی ئەو کەسە ئەبێ بزانین لە چینەکانی ژێرەوەی ئەم پێستە ئەم جیهازە چی کردووە بۆ ئێمە چی کاریگەریەکی بەجێهێشتۆ دوای ئەوەی ئەو کەسە سەردانی ئێمەی کردووە و ڕۆشتۆتەوە چی ئیسفادەیەکی کردو چی سوودێکی بینیوە لەو ئیشەی کە بۆمان کردووە بۆیە کوالیتی جیهازەکان زۆر گرنگە هەروەها ئەو کەسەش کە ئەو جیهازە بەکارەهێنێ ئەوەش زۆر گرنگە. شادان خان زۆر خانم هەیە باس لەوە کە ئەگەر بێت و من زۆر پاکردنەوە بکەمە بێتە هۆی گەورەبوونی کونیلەکانی پێست یاخود زەرەر بە پێستەکە ئەدات ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ زۆر کەس کە سەردانمانەکە پێمانەڵێ من پێستم پاکەمەوە پێستم فێر نابێهی ئەم پاکردنەوەیە یان بۆچی من کە پێستم پاکەکەمەوە کونیلەکانی گەورە ئەبێ نەخێر ئەم بیرکردنەوەی زۆر هەڵەیە کونیلە گەورە نابێت بەوە کونیلە بەوە گەورە ئەبێت کە نەک پاکرد مەسەلەن بەوە گەورە ئەبێت کە تۆ پیسیەکی زۆر لەسەر ڕووی ئەم پێستەتە پێستەکەی داپۆشیوە ناهێڵە هەناسەبان ناهێڵێ ئەوەی کە پێستەکە ئێوێ بینێرێتە دەرەوە بڕوات لەگەڵ تەپ و تۆز و کەش و هەوا و تیشکی خۆر و چەوری پێستی خۆمان و دروستبوون پێستی مردوو ئەمانە هەمووی کەڵەکە ئەبێ لەسەری تۆ پێویستە ئەو چینە لابەری کاتێک لاینابەی ئەمێ واکە کونیلەکان گەورە بێت و ئەم پیسە جێگەی خۆی لەناو کونیلەکانە ئاکاتەوە و کونیلەکە گەوراکە کە پێستەکە پاکە کرێتەوە ڕاستە کونیلەکە دەرەکەوێ
بەڵام پاک بۆتەوە خۆی لە ئەسڵ ئەم کونیلەیە هەبووە بەڵام پیسی گرتوێتی و تۆ نەوبینیوە ئێستا پاک بۆتەوە ئەگەر بە بەردەوامی پاکی ئەم پێستە ڕابگری ئەو کاتە کونیلەش وردە وردە کە پیسیتیانەما بچووکە بێتەوە و ئەچێتەوە. بێگومان خاتونگیان ئەمێ باسێک لەوە بکەین کە چۆن بزانین کە پێستمان هیلاکە ئەگەر لە ماڵەوە ئێمە ئەچینە بەر ئاوێنە سەری خۆمانەکەی بزانین چۆن بزانین کە ئەم پێستە هیلاکە و پێویستی بە پاکردنەوە هەیە. بە دڵنیاییەوە کاتێک کەسێک هیچ گرنگیەک بە پێستی خۆی نایە شتی باش بەکار ناهێنێ ئەبینێ پێستی ڕەنگێکی ماتی هەیە کە سەیری خۆی ئەکا ئەیزانێت ئەیبینێ کە پێستەکەی باش نییە. لە ماڵەوە مەسەرەن خزمەتی ناکان ناچێت بۆ ئەم شوێنانە لای نابا ئەم چینەی کە بەسەریەوە ماوەتەوە ئەو کاتە کەسەکە خۆی هەستی پێکە بۆیە بەڕاستی گرنگە جگە لەوەی کە سەردانی ئەم شوێنانە بکە و پاکی کاتەوە خۆشی لە ماڵەوە زۆر پێویستە بەردەوام خزمەتی بکە. کەواتە باست لە پاکردنەوەی ماڵەوە کرد ئەمە بزانم خانمان چۆن ئەتوانن لە ماڵەوە ئەم پاکردنەوەی ئەنجام بدەن ئایا ئەو پاکردنەوەی کە ئەیکەن هەمان ئەو پاکردنەوەی کە ئێوە بۆیانەکەن؟ بەتەئەکید نەخێر ئەو پاکردنەوەی هیچ کات وەکو ئەوە نییە کە بەڕاستی ئەم کەسانەی وەکو ئێمە کە پاکردنەوە ئەکەن زۆر کەسانی ڕاهێنراون و مەوادی قورس بەکارەهێنین ئێمە ئەم مەوادانە هەموو کەس ناتوانێت لە ماڵەوە بەکاری بێنێ شتێک نییە تۆ لە بازار بیکڕیت و بیخیتە سەر پێستەکەت بەکاری بێنی بۆیە پێویستە زۆر زانیاریمان لەسەر ئەوە هەبێت کاتێک لە ماڵەوە ئەم پاکردنەوەی ئەەکەین ئەبێ بزانین چی بەکارەهێنین مەسەلەن مەوادێک لە بازار نەهێنین و بیخینە سەر پێستەکەمان یانیش بەداخەوە لە ئێستاە لە زۆر شوێن ئەیبینین ئەم پاکردنەوەی پێستە ئەکرێت و بە مەوادی بازاری ئەکرێت و لە هەر شوێنێ بێت خەڵک ئەچێ و ڕووی تەیەکات و دواتر پێستی خراپە بێ و یە بۆ لای ئێمە ئەڵێ پێستم تێک چووە لە بەرەوەی ئەوم بۆ کردووە بەڕاستی پێویستە بزانین ئێمە ئەم پێستە چۆن بەکاری هێنین ئەیبین بۆ کوێ بۆ بەردەستی کێ چی بۆ بەکارەهێنین بۆیە ئەوە زۆر گرنگ. شادان خان بە گرنگم زانی باسیش لەوە بکەین کە ئەو کەسەی پێستەکە پاکاتەوە پێویستە پەیوەندی چۆن بێ لەگەڵ ئەو کەسەی کە پێستی بۆ پاکاتەوە. پێویستە پەیوەندێکی زۆر باش هەبێت لە نێوانیانە پێویستە ئەو کەسە پێستی ئەو بناسێت زایدن ئەوەی ترکە وەکو باسم کرد تۆ ئەبێ بزانی ئەچی بۆ لای کێ بۆیە ئەم پەیوەندی زۆر گرنگە هەروە ئاسان نییە تۆ لە خۆتەوە بچی بۆ هەر شوێنێک بێ ئەبێ ئەو کەسە بەڕاستی بناسی باشتر وایە پێشتر زانیاریت لەسەری وەرگرت بێت تا بزانی ئەم کەسە چۆن ئیشەکە بۆیە ئەبێ پەیوەندێکی گرنگ لە بینیانە هەبێ بێجگە لەوەش دوای ئەوەی کە تۆ ئیش بۆ ئەم کەسە ئەەکەیت و ئەڕواتەوە هەر پێویستە ئەم دوو کەسە پەیوەندیان هەبێ مەسەلەن ئەڕواتەوە ئەبینە سووربوونەوەیەکی هەیە بە پەیوەندێکی باش لە بینیانە هەبێت و بزانێ ئەم سووربوونەوەی هۆکارەکەی چی بووە بێجگە لەوەش کاتێ ئەم ئیشی پێستەی تەواوەکات ئەبێ زانیاری بینێ لەسەر مەسەلەن بۆی ئەبێ ئەو پەیوەندیە زۆر باش بێت لە نێوانیانە چونکە ئەبێ ئێمەش ئیتر ئەو پێستی ئەو کەسە بناسین بۆ ئەوی زانیاری بینێ تاکو و پێی بڵێن خۆشی لە ماڵەوە لە دوای ئەم پاکردنەوەی پێستە چی بکات چۆن تەعامل لەگەڵ پێستی خۆیان بکاستە. شادان خان با باسێک لەوە بکەین کە زۆر خانم هەن کە ڕۆژانە ئەو مادی کە بەکاری ئەهێنن وەکو سابوون یاخود سائی لە بەکاری ئێنن خسوو لە بەکاری ئێنن ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر پێستیان و پێویستە چی بکەم بۆ ئەوەی کە مەوادێکی باش بدۆزنەوە بۆ ئەوەی کە بتوان دەموچای پێپا بکەنەوە. یەکەم شت دیسانەوە ئەڵێن کوالیتی زۆر گرنگە ئەو مەوادی تۆ بەکاری هێنی ئەیخەیتە سەر پێستت بەڕاستی ئەبێ شارەزایت هەبێ پێش ئەوەش ئەبێت تۆ پێستی خۆت بناسی وشکە یان چەورە یان تێکەڵە یان حەساسە یان نۆرمەڵە ئەبێ لە پێشا پێستی خۆت بناسی دواتر ڕوو بکەیتە ئەو شوێنەی کە ئەتەوێشتی لێ بکڕیت لەو شوێنەشا بەڕاستی ئەبێ بگەڕی بۆ ئەو مەوادەی کە لەگەڵ پێستی تۆیە ئەگونجێ مەسەلەن پێستی تۆ چەورە شتێک بەکارەهێنی کە بۆ پێستی وشکە ئەمایان نابێت ئەبێ هەرکەس بە پێی پێستی خۆی بەکاری بێنێت تاکو بتوانانی نەتیجەیەکی باش وەرگری بۆیە کوالیتی زۆر دەوری هەیە بەڕاستی ئەبێ بزانن چی ئەکڕن و لەکوێ ئەیکڕن. شادان خان با باسێک لۆ بکەین زۆربەی خانم هەیە ئەمە لە ناویاندا بڵاوە بڵێن بۆ منە من ماوادێک بەکارهێنم بۆ دەموچاوی من باش بۆ ئەم بە تۆش ئەڵم تۆش بەکاری بێنە بزانم بۆ تۆش باشە ئایا ئەمە تا چەند هەڵەیە و تا چەند پێویستە ئێمە ئاگادار بین لەمە؟ بەڵێ ئەوە زۆر یەکێکە لەو خاڵانەی کە دیسان ئێمە زۆر ڕوبەڕووی ئەبینەوە کەسێک ئەڵێ فڵانە شت بۆ فلان کەس بەکار هات
زۆر باش بوو منیش چوم لەوە کڕیم و بەکارم هێنا بەس بۆ من خراپ نەبوو بە تەکید بۆ تۆ خراپ ئەبێت چونکە پێستی تۆ جۆرێکە پێستی ئەو جۆرێکە ئەو پێستی چەورە شتێکی بەکارهێناوە بۆ پێستی چەور باشە بەس تۆ پێستت وشکە هەمان شت بۆ تۆ نابێ بەکاری بێنی بۆیە ئەبێ بزانی بەڕاستی ناکرێت مەسەرەن لە میدیاکانە لە پەیجێکا شتێکە بینن ماسکێکە بینن یەکسەر ئەچن دروستیەکەن و ئەیخەنە سەر دەموچاوێن ئەمە زۆر زۆر هەڵەیە چەند کەسمان بینیوە لەوە تووشی گرفت بۆ پێستی خات و شادان لە کۆتاییە چیت هەیە بۆ ئەو کەسانی کە یانێت پێستیان بە تەندروستی بمێنێتەوە لێرەوە پێیان ئەڵێم بەڕاستی پێستان خۆش بوێ من هەموو جارێ هەر کەسێکەیەتە لامان زۆر تەکیدی لێ ئەەکەمەوە ئەڵم پێستت خۆش بوێ ڕاستە هەموو ئەڵێن پێستمان خۆشەوە بەس نەخێوانە چی بۆەکەی بۆ پێستت چۆن هیلاکەبی بۆ پێستی خۆت مەسەلەن تۆ لە مانگێکا جارێک پێستی تۆ قابلی ئەوەی هەیە هەر نەبێ وەکو دیارەک پێشکەشی بکەی بڕۆی لە شوێنێک پێستت پاک بکەیتەوە یانیش لە ڕۆژێکە لە 24 سعاتە ئێمە 5 دقه 10 دقه بێ کاتی ئەوە هەر بە پێستی خۆمان بین پاکی بکەینەوە مەسەرەن لە بەیانیانە پێویستە پێستمان پاک بکەینەوە بە هیچ جۆرێک ببێ دژە خۆر بەبێ کرێمی خۆر نەڕۆینە دەرەوە کە ئەمە گرنگترین شتە و زۆربەی گرفتەکان نەبوونی دژە خۆر دروستێکە زۆر کەس هەیە ئەڵێ من خۆ لە ماڵەوەم بۆچی بەکاری بێنم نەخێر ڕووناکی تیشکی گڵۆب تەلەڤیزیۆن مۆبایل تەپ و تۆز هەڵمی چێشتەکانمان ئەمانە هەر هەمووی کاریگەری زۆری هەیە لەسەر پێست کە تۆ ئەو دژە خۆرە بەکارە هێنی ئەی پارێزی لە هەموو ئەم شتانە کاتێک ئەبێ بە شەو دەموچاوت ئەشۆی تۆ ئەم هەموو پیسێت لەسەر دەموچاوی خۆت لابرد و پاکت کردەوە دوای ئەوە ئەگەر لا مەسەلەن لە هەفتەیەکە جارێک یا دوان پیلینگ بکرێ بۆ پێست یان سکرب بەکار بێ بۆ پێست بۆ لابردنی چینە مردوەکەی دوای ئەوەش لە هەمووی گرنگتر کرێمی نەرمکەرەوە پێست شێدارکەرەوە زۆر زۆر گرنگە هەمومان هەر کەس بە پێی پێستی خۆی بەکاری بێنێت بێکمان دەستەکانە خۆش بێ سپاس و ئامادە سپاس بۆ ئەفۆمکەی ئەمێرەوە زۆر زۆر ئەمە ئاماژە بە خانمێکی زۆر خۆشەویست بم خاتوو هاوژین کە بەڕاستی بۆ هاوپیشەکانی خۆی هەمیشە زۆر زۆر دڵسۆزی نواندووە یەکێکە لەوانەی کە من ئەتوانم پشتی پێ ببەستم خاوەنی سنتەری بەردەوامیتان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەڕێز شادان خالی شارەزا لابواری پاکردنەوەی پێست کارەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵای ئازارم هوچانێکی کورت و دواتر بەردەوامەوی ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ لووتتان خاوێن بکەنەوە بکۆکن یا بپژمن خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ ناومشتتان لە یەکدی بخشێنن پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە پشتی پەنجەکانتان لە ناو مشتتان بخشێنن قامکە گەورەکەتان لە بیر نەچێت نوکی پەنجەکانتان لە ناو مشتی هەردوو دەستان بخشێنن ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەرۆکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باز لە زۆربوونی حاڵەتەکانی نەخۆشی کۆرۆنا ئەکەین بزانین لە ئێستادا لە چ ئاستێکدایە و تا چەند هەوڵدراوە چارەسەر بکرێ و لە هەمان کاتیشدا باز لەوەکەین کە تاک بەرپرسیارەتی چیە بەرامبەر بەم نەخۆشیە و باسێک لە خۆراک و دەرمانەکان ئەکەین لە ئێستادا کە بەکارهێنرێ بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە هەر بۆ مەستەش دکتۆر هێرش سەید سەلیم جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باشوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت بەخێر هاتیت دکتۆر باس سەرسا باسێک لە ئێستا بکەین بزانین نەخۆشی کۆرۆنا لە چه حاڵەتێکدا لە چه ئاستێکدایە بەڵێ سەبارەت بە کۆرۆنا لە دوا پەرەسەندنەکانی کە لە سلێمانی ئێمە تایبەت باسەکەین و بە شێوەیەکی گشتیش هەرێمی کوردستان هەڵبەتە ئامارەکان لە چاو فترەی پێشوە تۆزی هەڵکشانی بەخۆی بینیەوە ئەوەی کە ئێمە لە سلێمانی تێبینیەکەین بۆ نزیکەی 4 هەفتە ئاچێت توانم بڵێم ئامارەکان بە شێوکی جێگیر ماوەتەوە جێگیریش مەبەستم لەوەیە کە گەیشتە ئاستێک تقریبن ئەتوانم بڵێم وەستاوە نەکەمی کردووە نە بەو شێوەیە زیایی کردووە بەڵێ ڕۆژی وهەیە ئامارەکان هەڵەکشێت ڕۆژی وهەیە دا ئەبەزێتەوە لەبەرەوە ئەمە بە پێی زانستە هینەکان وایە کە ئەم جۆرە هەڵکشان و داکشانە بە هەڵکشانی بەردەوام ئەژمار ناکرێت تا ئەو کاتەی کە کێرڤەکە هەستێتەوە سەرەوە و دانەبەزێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەوە وەکو یاریکردنێکە لە بەرزی نزمیایە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە بەڕاستی حاڵەتەکان سەختترن ئێستا ئەوانەی کەماونەتەوە نەخۆشخانەکان وە ژمارەی گیان لە دەستدان زیایی کردووە ئەمە خۆی جێگەی نیگەرانیە ئەمە خۆی زەنگێکە بەرەو ئەوەمانەبات کە ئێمە بۆ لەمە و دووە بتوانین زیاتر ڕێکاری تۆنتر و باشتر لەلایەن هاوڵاتیان خودی خۆیانەوە پەیڕەو بکرێت بۆ وەرزی داهاتوش کە وەرزێکی ئەمەی کە ئێستا ئێمە کەوتینە ناو وەرزی پاییزەوە بەهۆی هاتنی پەتاوەرزیەکانی ترەوە هەڵبەتە هەم نەخۆشیەکە سەختترە بێ هەم نیشانەکانی قورسترە بێ و ئەگەر خوا نەخواستایەکێ کۆرۆنا بگرێت و لەگەڵیش یا پەتایەکی تر بگرێت یاخود ڤایرۆسێکی کە بچێتە لەشیەوە ئەتوانم بەڵێم ئەو کاتە چارەسەرکردن و نیشانەکانیشی تۆزە قورسترە کەواتە لە وەرزی پاییزدا نیشانەکان ترسناکتر دەرەکەون ئەمە بزانم کە ئەو نیشانانە چۆن دەرەکەون دکتۆر لەو نەخۆشەدا ترسناکی بەمانەی ئەوەی ناکە ئیتر ئەمە ینی وەکو شتێک بێت زۆر خەتەر بەو شێوەیە بێ بەڵام نیشانەکان قورسە بن بەهۆی ئەوەی کە هەم کۆنتترۆلکردنی نەخۆشی لە وەرزی پاییزە قورسترە هەم وەکو وتم لەوانەیە جۆرێک لە ڤایرۆسیش کە تێکەڵ بە ڤایرۆسی کۆرۆنا بدە یاخود بۆیشی هەیە کە کۆرۆنا خۆی بگۆڕێت ئەمەش یەکێکە لە پێشبینیەکان کە لە جیهانە ئەکرێت بۆیە وەرزی پاییز وەرزێکی سەختە بۆ پەتاوەرزیەکان هەر بە شێوەیەکی گشتی بەڵێ بە تایبەتی نیشانەی ئەوانەی کە ڤایرۆساتی زستان و ڤایرۆسی پاییز ئەوانن بە شێوەیەکی دیارتر و قورستر دەرەکەونەوە بۆیە ئەبێ ئێمە لە جگە لە ڤایرۆسی کۆرۆنا خۆمان لە پەتاکانی تریژ بپارێزیم لە وەرزە دکتۆر لە ئێستادا لە تیڤەکان و لە تۆڕە کۆمەڵاتەکان بانگەشە بۆ ئەوە ئەکرێت کە ئەم حاڵەتە زۆر زیادی کردووە و نەخۆشخانەکان پڕن لە نەخۆش ئەمە تا چەند ڕاستە وەکوتم من پەیوەست بە سلێمانی قسە ئەەکەم بەڵێ لە هەنێ ناوچەی هەرێمی کوردستانە زۆر زیایی کردەوە ژماری گیان لە دەزانی زۆر زیایی کردووە پەیوەست بە سلێمانی ئەوەی کە ئێمە لە ناو سنووری ناوچەی سلێمانی بەگشتی بە گەربیان و ڕاپەڕینی شۆ تێبینیمان کردووە بەداخەوە زیاتر دەرەوەی سلێمانی حاڵەتەکان زیایی کردووە گیانە دەزانەکانیش هەر بە هەمان شێوە بەڵام ئەوە ناگەیەنێ کە
ئێمە چکە هەموو هەرێمی کوردستانۆکو یەک پاکێش سەیرەکەین بۆ کۆرۆنا چکە ئێمە تێکەڵاوێکی کۆمەڵایەتی هاتوچۆیەکی بەردەوام لە بینی شارەکان هەیە بۆیە ئەگەر لە شوێنێ زیایی کرد احتیمالی زیاد بوون لە سلێمانیش هەیە لەبەرەوە کە ئەڵەین زیادی کردووە هەموو هەرێمی کوردستان بەیەکەوە سەیرەکرێت ئەم حاڵەتانە لەو شوێنانە پێشتر کەمتر هەبووە ئێستا لەوانەیە زیادی کردبێ ئێمە ئەم مەرحەلێم قۆناغەمان لە سلێمانی پێشتریش بینیوە ئێمە بە دوو قۆناغ لە سلێمانی تێپەڕین قۆناغی یەکەممان زۆر سەخت نەبوو بەڵام قۆناغی دووەمی سەر هەڵدانەوە قۆناغێکی سەخت بوو زۆرینەی خەڵک تووشی بوو زۆرینەی خەڵک بە شێوەیەکی قورسیش گرتی و گیان لە دەستدانێکی زۆریش هەبوو بەڵام دوای ئەوە لە سلێمانی شەپۆلەکە دامرکایەوە بەرەو خاوی ڕۆشتەوە ئێستا ئەوەی هەیە وەکو وتم لە ماوەی 4 هەفتەی ڕابردوودا ئامارێکی ئەتوانم بڵێم جێگیرە بەڵام ئەوە نابێ ئێمە هەروە پش و سار بین لەسەر ئەم بابەتە لەبەرەوە ئێمە بەردەوام بین لە سەرگرتنەبەری ڕێوشوێن و ڕێکارە خۆپارێزیەکان و ڕێنمایی هەموو هاوڵاتیان بکەین لە بەردەوامیکردن لە مەسلەی خۆپارێزی بۆی بتوانین لانی کەم لەم قۆناغا تێنەپەڕین و ئاواش بمێنینەوە بۆ ئەم وەرزەی کە وەرزێکی سەخت و وەرزی سەرهەڵدانەوە یاخود ئەوەی کە لە جیهانە پێڵێن شەپۆلی دووەم کە بەڕێوەیە ئەوەیان ئێمە ئەبێ تێبینی ئەوە بکەین و بتوانین لە قۆناغێکی سەقامگیرە بمێنین بێگومان دکتۆر زۆر باس لە شەپۆلی کۆرۆنا کرێت حەزەکەم باسێک لەمە بکەیم زای ئەم شەپۆلانە چیە هۆکاری بەرز و نزمبوونەوەی ئەم شەپۆلانە چین وەکو وتم هۆکارەکان زۆرن یەکەم خۆی شەپۆلی دووەم لە هەموو جیهانە بەهۆی هاتنی وەرزی پاییز و پەتاکانی ترەوەیە اینجا تا ئێستا ئەم لەحزەیەوە لەو فترەی ئێمە لە مانگی دووەوە و لە چینیشەوە لە مانگی دوانزەوە کە ڤایرۆسی کۆرۆنا سەری هەڵداوە تا ئێستا جیهان نەگەیشتۆتە ئەوەی کە هەم چارەسەرێکی گونجاو یاخود چارەسەرێکی جێگیر چکە چارەسەرەکانی ئێستا جێگیر نین ڕۆژانە هەفتانە مانگانە پرۆتۆکۆڵی چارەسەرە گۆڕێ لە هەموو جیهانە و مەسلەی دروستکردنی ڤاکسین تا ئێستا هیچێکە لە وڵاتەکان نەهاتوانیوە بگەنە ئەو دەستکەوتە یاخود ئەو داهێنانەی کە ڤاکسینیش تاو لەبەرەوە احتیمالی گۆڕینی ڤایرۆسەکە خۆی چکە ڤایرۆس قەت لەسەر یەک شکل نامێنێتەوە و احتیمالی گۆڕانکاری هەیە لە پێکاتەی ڤایرۆسەکە خۆی و لە شکلی ڤایرۆسەکە خۆی بۆیە ناسینەوەی ڤایرۆس ئەگەر فترێکی بەسەرا بڕاتۆ زێ سەختترە بێ لەبەرەوە تا ڤاکسینێ دروستەکرێ ئەو ڤایرۆسە بۆیە خۆی بگۆڕێ لەبەر ئەم وەرزەی کێتەوە وەرزی دیسانەوە سەر هەڵدانەوەی ڤایرۆسەکانە بە شێوازێکی تر یاخود بە جێگیری ئەمێنێتەوە ئەمە ئەبێتە هۆی شەپۆلی دووەم کە ئێستا ئەگەر تێبینی بکەن لە هەواڵەکانە لە بەریتانیا و لە ئیسپانیا جارێکی تر ئامارەکان ڕوو لە هەڵکشانە ئەمە هۆکارێکیان ئەوەیە مەسلەی تێکەڵاوبوونەوەی کۆمەڵایەتی لە هەموو شوێنێک ئاسایی بۆتەوە تێکەڵاوی زۆر هەیە و مەسلەی پابەند نەبوون بە مەسلەی خۆپارێزیەوە بە بابەتی خۆپارێزیەوە یەکێکە لە هۆکارانەی کە بەڕاستی ئەبێتە هۆی زیاتر تەشەنەسەن و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. دکتۆر هۆشیاری تاک تا چەند کاریگەریە لەسەر زیادبوونی ئەم نەخۆشیە بۆ نمونە لە سەرەتادا کەم نەخۆشیە بڵاو بۆ خەڵک زۆر ترسی هەبوو زیاتر خۆی ئەپاراز بەڵام ئێستا لەگەڵ نەخۆشیەکەدا ڕاهاتوون کەس خۆی ناپارێزێ کەمترن ئەو کەسانی کە لە ئێستادا خۆیان ئەپارێزن. ڕاستی مەسلەی هۆشیاری تاک من جاری کە ژووتومە هیچ کاتێک بەقەدەر ئەم 6 مانگەی کە ئەم ساڵی تیابووین ئێمە هۆشیاری تەندروستی لە هەرێمی کوردستانە بەو شێوەیە جێبەجێ نەکراوە بەو شێوەیە بەناو خەڵکا بڵاو نەبووەوە هۆکارەکەشی ترس بوو لە ڤایرۆسی کۆرۆنا ینی خەڵکی وای لێ هات بوو لە زۆربەی شوێنەکان مەسەلەی پاکوخانە ڕاگررتنی دەسوپل و مەسلەی بەکارهێنانی ماسک و شوێنە گشتیەکان ئەوانە هیچ کاتێک بەقەدەر ئەم چەند مانگی پێشوو هاوڵاتیان هۆشیار نەبوون لە مەسلەی خۆپارێزی و ئەمە وای کرد کە ئێمە لە
بارێکی سەقامگیری تەندروستی باشا بمێنینەوە و بە شێوەیەکی زۆر بەرچاو ئامارەکان لە هەڵکشانە نەمێننەوە هۆکارەکەی هەموو فەزڵەکەی گەڕێتەوە بۆ هاوڵاتی خودی هاوڵاتی خۆی بەڵام هۆشیاری تەندروستی پێویستی بە بەرنامەی بەردەوام هەیە پێویستی بە تێگەیشتنی بەردەوامەیە پێویستی بە ڕاگەاندنی بەردەوامەیە پێویستی بە بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر و بەردەوامتر هەیە لەلایەن دەستگا ڕاگەاندنەکانەوە لەلایەنە پەیوەندیدارەکان و لەلایەن دەستگا تەندروستیەکانەوە لەلایەن مینبەری مەزگەوت و خەڵک و کەسایەتی کاریگەریەکانەوە کە بتوانن بەردەوام بکەن وە جگەل لەوەش قۆناغی ئێمە بەداخەوە ئێستا خوێندن وەکو خۆی پەچی کەوتووە ژینا خۆی بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی یاخود پەروەردەکردنی تاک لەسەر ئاستی مناڵەوە تا ئەگاتە گەورە لە ناوەندی خوێندن و ناوەندە معریفیەکان ئەبنە هۆکاری ئەوەی کە هۆژیاری تەندروستی لەلایەن هاوڵاتیانەوە زیاد بێکە ئەمە خۆی لە خۆیدا یەکێکە لەو هۆکارانەی بتوانانی نەک بۆ کۆرۆنا بۆ هەموو جۆرێک لە نەخۆشی لە پەتا لە کارە ساتە مرۆییەکان بتوانین ئێمە سوودی لێوەربگرین بێگومان دکتۆر بڵاوکردنەوەی هەواڵەکان تا چەند کاریگەری هەیە لە سەرچاک بە بڵین بە باشی و بە خراپی تا چەنە بێتە هۆکاریەوەی کە تاگووا لێ بکات زیاتر هۆشیار بە یاخود وای لێ بکات ترسی زۆری هەبێت لەم نەخۆشیە بەداخەوە لە هەرێمی کوردستانە فەوزایەکی ڕاگەاندن هەیە لەسەر مەسەلەی لەسەر نەک بەتەنیا لەسەر کۆرۆنا لەسەر زۆربەی پرسەکان ینی میدیا فەرمی و نافەرمیەکان ئەکەونە ژێر تەسیریەکەەوە زۆر جار بەداخەوە میدیای فەرمیش ئەکەوێتە ژێر تەسیری میدیای نافەرمیەکانەوە لە هەواڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەرەگرن ینی بەدەر لەوەی کە لە سەرچاوە سەرچیەکانەوە وەریگرن ئەمە وای کردووە کە زۆر جار شڵەژانێکی دەرونی لە ناو هاوڵاتیان دروستەکە کە ئەمە خۆی لە خۆیدا ینی ئەبێ سانسۆر بخرێتە سەر هەنێک لە دەستگاکان یاخود سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی نابەرپرزیە قسە لەسەر هەموو بابەتێکەکە ئەمە وای کردووە سەر لێ شێوانێک لای هاوڵاتی دروست بێ ئەمە خۆی لە خۆیدا نەخۆشی جگە لەوەی کە وەکو نەخۆشیەکە کاریگەری دەرونی لەسەر تاکەکە خۆی هەیە و هەواڵەکانیش بە شێوەیەکی ئەوە نەخراپتر وای لەکە کە زیاتر داڕوخانێکی دەرونی لەلایەن هاوڵاتیان دروست بێ بۆ ئێمە زۆر جاریین خەریکیەوە بین بەس قسەی میدیا فەرمی و نافەرمیەکان ڕاستکەینەوە کاری ئێمە بووە بەوەی کە و دەرکەوتنی ئێمە زۆر جار لە تیڤیەکانەوە لە ڕاگەاندنەکانەوە هۆکارەکەی ئەوە بووە ینی ئێمە بەڕاستی کاتمان زۆر نییە بۆی لە ڕاگەاندنەکە بەڵام بۆ ئەوی ئێمە بارەلارەکەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە هەنێک لە دەستگا فەرمیەکانیش هەیە ڕاستیکەینەوە مەجبورین بین قسە بکەین لەسەر ئەو بابەتانە و ئەمەش بۆ ئەوەیە کە بەڕاستی هاوڵاتی لە ڕووی دەرونیەوە تووشی شڵەژانێکی دەرونی سەخت نەبێت و بێتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت چارەسەر یاخود چارەسەرەکەشی کە بۆ دایانرێت بە شێوەیەکی گونجاو بەکاری نێنێت. دکتۆر بابزانین کە خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر کەسەکان و ئەگەر هاتوو کەسێک تووشی کۆڤید-19 بوو چی بخوا باشە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم نەخۆشیە بە زووترین کات تێبپەڕێنێت. مەسەلەی کۆڤید-19 و زۆربەی ڤایرۆسەکان پێیوەستە بە چارەسەرەکەی پێویستە بە بەرگری لەشەوە تا تۆ بەرگری لەشت بەهێز بێت تۆ بەرگری بە ڤایرۆسەکەت بە قۆتر و بەهێزترە بێت ینی کەسێک خواردنی تەندروست بخوات باشترە لەوەی کە یەکێک خواردنی ناتەندروست بخوات ئەمانێ هەموو هەدەفەکە لی ئەوەیە کە تۆ بەرگری لەشت بەهێزکەیتەوە ئیتر بە شێوازە بەرزەکەیتەوە بە خواردنە بە وەرزشە بەڵام تۆ هەنێک کەس هەیە بڵێن بۆ نمونە لە پێشترا خواردنی تەندروستی نەخواردەوە کاتێک ئەم نەخۆشی تووشە بێت دەستەکە بە خواردنە تەندروستەکان ئەی خوادەمە تا چەند کاریگەری هەر کاریگەری خۆیە بێت تەنانەت ئەگەر لە کاتی توشببوونیشە بە ڤایرۆسا دەستکەی بە خواردنێکە بەرگری لەشە بەرزکاتەوە ئەوە کاریگەری خۆیە بێت بە دڵنیاییەوە بەڵام ئەبێ ئەمە بێ بە مۆدلە لە ژیان بێ بە ستایلێک لە ژیانن تۆ بتوانانی زیاتر خواردنی تەندروست بۆی و ینی گرنگیدان بە جەستە خۆی یەکێکە لە هۆکارەکان ئەوەی کە
تۆ بتوانیت کاتێک دەرخانکەی بۆ جەستە و ینی وەرزشکردن شتێکی زۆر باشە بۆ مەسلەی بەرەنگاربوونەوە بۆ ڤایرۆسەکان لەبەرەوە ئێمە بەداخەوە تازەوە وردە فێری وەرزشکردنە بین لە هەرێمی کوردستان یانی جاران بەڕاستیانە جار ئایبەش بوو ئینسان لەسەر جادەیەکە ڕاکە یاخود پاسکیل لێخوڕێ پاسکی لێخوڕینیش ئایبە بوو بەڵام ئێستا وردە توانم بڵێن ئەم شتانە گۆڕانکاری بەسەر هاتووە هیوادارم خەڵک زیاتر ستایلی ژیانی خۆی بەرەو ستایلێکی تەندروست بەرێمانە کاریگەریان هەیە بۆ سەرجەستە بۆی بەرگری لەشت بەهێزکەن بەکارهێنانی خواردنی تەندروست جستەیەکی تەندروست پێ ئەبەخشێەوە ئەو دا و دەرمانانەی کە هەیە بۆ ڤایرۆس زیاتر ئەوانە گرنگن کە بەرگری لەشت بەهێزەکەن چکە وەکو پێم وتی ڤایرۆس لەوانە نییە دژە ڤایرۆسەکان کاریگەری هەبێ لەسەر لە ناوبردننی ڤایرۆسەکان زۆربەی و دژە ڤایرۆسانە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر کاریگەر ناتوانن منعی ڤایرۆسەکە بکەن چکە ڤایرۆس لە گۆڕانکاریە ینی خۆی ئەگۆڕێت لە فترەیەکی کەما تۆ چی دژە ڤایرۆسە دروستەکەی فترەیەکی کە خۆی ئەگۆڕێتەوە بەڵێ لەبەرەوە بۆ مەسلەی ڤایرۆس زیاتر پشت بەستراوە بە مەسلەی بەهێزکردنی بەرگری لەشیش لەو ڕێگایانەوە زیاد دەبێت چ لە ڕێی خواردنەوە بێت چ لە ڕێگەی وەرزشەوە بێت و لە ڕێگەی ئارامی دەرونی شەوە کاریگەری زۆرە دکتۆر باباسێک لە دەرمانەکان بکەینەوەی کە بۆ چارەسەری نەخۆشی کۆرۆنا بەکارهێنن دەرمانەکان چین وە ئایا حەبی پاراستۆڵ کاریگەری هەیە لەسەر چاکبوونەوەی ئەو نەخۆشانەی تووشی نەخۆشی کۆرۆنا بوون هەموو دەرمانەکان پێیان ئەڵێن سەپۆرتیڤ واتە ئەمانەی یارمەتی دەرن بۆ ڤایرۆسەکە زۆربەی ئەو دەرمانانەی کە بەکاریە بۆ چارەسەری نیشانەکانە نەک بۆ چارەسەری نەخۆشەکە ڤایرۆسەکە ئەوانەی کە جگە لە ڤیتامینات و ئەوانەی کە بەکارێنن ئەوەی تری زیاتریان پێڵەن سەپۆرتیڤ چ لە ڕووی خواردنەوە چ لە ڕووی دەرمانەکانی وەکو جەنابەت باسەکەی پاراستۆڵ لەبەروی ڤایرۆسی کۆرۆنا تایەکی بەرز و سەرێشەیەکی بە قۆتی لەگەڵایە توانم بڵێم زۆربەی نیشانە سەختەکان لەوەیە خۆی بینێتەوە جگە لەوەی ئەوانەی کە تووشی سەختی هەناسەدانە بن ئەمانە بەڕاستی لەوانەیە بڵێم پاراستۆڵیش بەس بۆ ئەوەیە کە کەمێک لە ئازار لە تاولەرزەکەیان گەم کاتۆژی نەتەسی ناکاتە سەر مەسەلەی ڕێڕەوی هێناسەدانیان ئەم تۆکە نیشانەی قورست تێپەڕان چ ئازاری لە شوو جومگە و جەستە و تاو لەرزووینەکەیە تۆزێک لە ڕووی جەستەییەوە ئەتوانم بڵێم سەقامگیرترە بیتەوە توانم بڵێم نیشانەکانت هەست بە مرتاحیەکە زیاتر ئارامە بیتەوە لەبەرەوە ینی ئەم کاریگەری ئەم دەرمانانە بە پێی نیشانەکانە تا نیشانەکانت زیاتر بێتەوە ئەبێ ئەم یارمەتی دەریان ئەم یاریدە دەریانە بەکاربێنی هەیە بەس پاراستۆڵی بەکارهێناوە هیچی بەکارنێناوە و چاکیش بۆتەوە هەیشە هەموو دژە ڤایرۆسەکانیشی بەکارهێناوە چاکیش نەبێتەوە لەبەرەوە ینی نەخۆشیەکە ڕێڕەوی نەخۆشەکە لێچێکەوە بۆیشی کە جیاوازە ئەم کۆرۆنایە شتێکی تازەیە لەبەرەوە چارەسەرەکانیش تازن لەبەر ڕۆژانە مانگانە هەفتانە پرۆتۆکۆڵەکانە گۆڕێ دکتۆر زۆر کەس هەیە لە ئێستا پێش توش بوون بە نەخۆشی کۆرۆنا ئەم دەرمانانە بەکارێنێمە تا چەند ڕاستە دەرمانەکان جگە لەوانەی کە وەکوتم ڤیتامینات وشتە بەکارێنانی دەرمان پێش ئەوەی کە کوور دەڵێ پێش تاکە بەڕەکە بەی بەخۆتە هیچ ئیسفادەیەکی نییە تەڵان ئەمە تەنها بۆ ئەوەیە شتێکی نەفسیە ئینسان لە ڕووی نەفسیەوە ئەڵێ ئیتر تاوە هیچ نابم توش نابم بەڵام ئەوەی کە ڤیتامینات و شتەکە وتم بۆ بەهێزکردنی بەرگری لەش هەر کاتێک بەکاری بێنی تەنانەت ئەگەر لە کاتی نەخۆشی شانە بێت بەڵام ئەبێ لە ژێر کۆنتترۆڵی پزیشکی هابیت ئەبێت تۆ ناوەناوە پشکنینێ بۆ خۆ بکەی بزانین ئەم مادەیە لە لەش زیایی کە دویاکەمی کردووە اینجا بتوانی بەکاری بێن نەگات تۆ هەموو هەڕەمەوەی ڕۆژانە چی ڤیتامین دی بخۆی ڤیتامین سی بخۆی زینک بخۆی بڵێ وەڵایتر
تا ئەمە توش ناڕن ئەمانە بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری لە شە توانی لە ڕێ خواردنەوە بێت ئەتوانی لە ڕێ ئەو دەرمانانەوە بەڵام بتێ وڵا من ئەچم دژە ڤایرۆسە خۆم و پاراستۆڵە خۆم بەبێ مناسبە ئەوە هیچی سفادەیەکی نیە. ئای دکتۆر سەردانیکردنی لە خۆشخانەکان تا چەند بۆتە هۆکاری زیادبوونی ژمارەکانی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا یاخود تا چەند بڵێن کێشەی بۆ ئێوە دروست کردووە لە نەخۆشخانەکان؟ خۆشبەختانە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی هشتی تەندروستی سلێمانی زوو بڕیاری ئەومان دەرکرد کە سەردانکردنی نەخۆش قەدەغەیە بە خۆشحاڵیەوە. ئەمە کاریگەری زۆر باشی هەبوو ئەڵبەتە نەخۆشخانەکان شوێنە قەرەباڵغەکان بە تایبەتی نەخۆشخانە ناوەندێکی بڵاوبوونەوەی زۆربەی نەخۆشیەکانە لەبەرەوە بە پێویستمان نەزانی هاوڵاتیان یاکو مرافق بچن سەردانی نەخۆش بکەن. ئێمە ئەمەمان زوو چارەسەر کرد و ئێستش بەردەوامن هیوادارم بۆ تا هەتایی بەردەوام بێ خەڵک فێری ئەوە بێت کە بەڕاستی ئەتوانێ بە پەیوەندیشی تەلەفۆنی سەردانەکەی خۆی یاخود لە کاتێکی ترا لە باروتە دروستیەکی باشە بچێ سەردانی ئەو کەسە کە نەخۆش بوو چاک بۆتەوە خۆشحاڵی خۆی بۆ دەربڕێ نەک ئەوەی کە هەم قەرباڵغی لە خسخانە هەم بێتەوە کاری بڵاوبوون و یاخود وەرگرتنی ڤایرۆسەکە و هەم بەردەستگرتنی ستاف و کارمەندی ئەو نەخۆشخانەیە ئەمە بۆ ئێمە مۆدلێکی تازە ئەبێ هیوادارم هاوڵاتیان بۆ لەمە و دوش قەدەغی ئەو شوێنانە بکەن ینی کەمبوونەوەی پرسە و ئەمانە کاریگەری زۆر باشیە بێ لەسەر مەسەلەی کۆنتڕۆڵکردنی ڤایرۆس و نەخۆشیەکان کە بە تایبەتی بۆ شێوەیەکی ئاوبەر بڵاوبڵاوێتەوە. دکتۆرۆکو و دوامین پرسیارم کۆرۆنا بوو بەوانەیەک بۆ ژیانمان یاخود بوو بەوانەیەک بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان؟ هیوادارم بوو بێت. ئەم مەسلەی کەرتی تەندروستی پەیوەستە بە دەسەڵاتی سەرەوە ینی دەسەڵاتی مرکزی و دەسەڵاتی ئەوەی کە پێڵێن دەسەڵاتی هەرێمیەکەی خۆمان ینی گۆڕینی کەرتی تەندروستی دەرسێکە بۆ ئێمە وەکو بڵێن پزیشک و کارمەندان و ئەوانەی کە ئیدارەی ئەم ئینادەن بەڵام هیوادارم دەرسێک بێ بۆ سەروی خۆمان کە بتوانن ئەو سیستمی کە هەیە سیستمێکی تۆکمەتر و گونجاوتر و بودجەیەکی باشتری بۆ دابین بکەن بۆی بتوانین بۆ ئایندە ئەگەر ئێمە لە ئەگەری ڕوودانی هەر کارە ساتێکە ئەمە کۆرۆنا نمونەیەکە زۆرێک لە پەتاکان پێشتر بڵاو بوونەتەوە بەڵام ڕێکاری تونند و بەو شێوەی کۆرۆنا تا ئێستا نەگیراوەتەوە بەر لەبەرەوە لە جیهانە یەکەم جارە بەو شێوەیە هەموو دنیا پەچی بکوێت لەسەر مۆزوعی کۆرۆنا. هیوادارم بڵین لایەنی پەیوەندیدار بەم بابەتە بتوانێت بۆ ئایندە ئەم لانی کەم سیستمی تەندروستی لەو جێژاوی کە تیایدا بووە ئێمە ئەوەی کە کردومانە بەڕاستی بە جوهودی خۆمان کردومانە ئەنی لەو بێموچەی و لەو بێدارایی کە هەبووە بەو هەموو ئیمکانێتە کەمەی کە هەبووە پزیشکان و کارمەندان نەوەستاون لەسەر ئەوە ئەمەش بەڕاستی لە خۆبوردەیەکی زۆری ویستووە ئەجینە لە هەر وڵاتێکا بێ بەو شێوەیە خەڵک ناچێت بەرەو پیری تەنانەت تەندروستی خاو خێزانی خۆشیەوە ئەوەی ئێمە کە کردومانە هەمووی لە ڕووی کۆمەڵایەتەکەەوە ینی بووین بە بەشێک لەلایەنە کۆمەڵایەتەکەی کە خەڵکی خۆمان بووین بە خەمخۆری خەڵکی خۆمان و خۆشمان لە پێشەوەی ئەو شەڕانە بووین کە ئێستا ئێمە ئیکەین بەرامبەر کۆڤید ئەمە وای کردووە بەڕاستی ئێستا ساردبوونەوەیەک هەیە هیوادارم حکوومەت بتوانێت ئەم خاوبوونەوەیە جارێکتر گورج کاتەوە بتوانێت لایەنی کەم شایستەی دارایی یاخود موچەیەکی شایستە بە ژیانی پزیشکان و کارمەندان دابیکە بۆی بتوانین ئێمە لە سیستمێکی گونجاو و کاریگەرە بتوانین لە هەموو کاتێکە بەرەنگاری جۆرێک لەو پەتا و لەو کارە ساتە مرۆیانە ببین. بەو هیوایین دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر هێرش سەید سەلیم جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە بەشێکی ڕاستە و خۆ میوانمان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران.